بینەرە عزیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام، ڕاستەوخۆ لە هەڵەبجەی شەهیدەوەوە لە ساڵیادی خۆپیشاندانەکەی هەڵەبجە و دەوروبەری کە لە ڕۆژی سێنزەی پێنجی ساڵی 1970 ئەم شارەوە شارە زور خۆپیشاندانێکی گەورەوە ڕاوەستانێکی گەورە بەرامبەر بە زڵم و زۆر و درڕندایەتی ڕژێمی باسی فاشی کە بەبەردەوام لەسەر ڕۆڵەکانی ئەم شارەوە لەسەر گوندەکانی دەوروبەری زڵم و زۆرێکی بێ ئەندازەی ئەنوان و تا دەهات لادەکانی داگرتە خوارەوە بۆ نێو کۆمەلگا زۆرەملێکان لە ناوچەکەیە بەڕاستی لەبەر ئەمە فشارێکی زۆر گەورە دروست بوو لەسەر خەڵکی ناوچەکەەوە بە تایبەتی لە شاری هەڵەبجەی شەهید و لە ناوچەکانی دەوروبەری لە ڕۆژی سێنزەی پێنج ڕووداوێکی بێوێنە ڕوویدا، ئەویش بە پێوەڕاوەستانی ڕۆڵەکانی ئەم شار و دەوروبەری بوو دش بە درڕندایەتی باس. ئێمە نامانەوێت لەم سەرەتاییەوە شتاک بۆ ئێوە باسکەین کە بۆ خۆمان بە چاو نەمان بینیوەوە ئەوەشی کە بیستومانە وەکو جۆرێک لە خوێندنەوەی ڕووداوەکان بووە، بەڵام کۆمەڵێک بەشدار بووی خۆپیشاندانەکەمان لەگەڵە، کۆمەڵێک ڕۆڵەی ئەم شارەمان لەگەڵا کە ئەو کات نەک لە نێو خۆپیشاندانەکان هەبوو، بەڵکو تیانایە ڕێبەری خۆپیشاندانەکانی کردووە، سەرکردایەتی خۆپیشاندانەکانی کردووە، چالاکی گەورەی لە نێو خۆپیشاندانەکانان نواندووە دژ بەو ڕژێمە. داستانێک بووە کە ئەگەر لەگەڵمان بن بۆتان نەگێڕینەوە لەگەڵ لە سەرزاری بەشداربووەکانی ئەم خۆپیشاندانەوە کە شتی زۆر سەرنجڕاکێشی تایە، شانیەوەیەکی گوێی لێ بگرین و لێوەی فێر ببین. من میوانەکانتان دەناسێنم کە لێرە بە خۆشحاڵیەوە ئامادەیان هەیە. بەڕێز کاک شێخ مەحموود شاڵاو یەکێک لە ڕێبەران و ئەو کەسانی کە سەرکردایەتی خۆپیشاندانەکەی کردەوە، یەکێک لەو هێرش بەر و کەسە ئازایانەی کە ڕۆڵێکی باشی بینیوە لە نێو خۆپیشاندانەکانە لێرە بە خۆشحاڵیەوە ئامادەی هەیە. بەڕێز کاک حاجی تۆفیق کەریم وەک نووسەرێک و وەکو هەڵەبجەیەک وەکو کەسێک کە هەمیشە ڕۆڵیان هەبووە لە پێگەاندنەوەکانی ئەم شارە لێرە ئامادەیان هەیە و لەگەڵمانە لەسەر ئەم بابەتە گفتوگۆ خوێندنەوەی تایبەتەکە. و بەڕێز کاک مەشخەڵ یاسین وەنیە ئەحمەد بەڕێزیان ناوی شێکێک بووە لەو گەنجانەی کە بەڕاستی لە تەمەنی 20 ساڵیا بوێرێکی زۆر گەورەی پیشانداوە و چالاکی زۆر گەورەی نواندووە لەو ڕۆژەیە. بە خۆشحاڵیەوەویش لێرە ئامادەیان هەیە. بەڕێز مامۆستا فەرەیدون و بەڕێز کاک موعتەسەم محەممەد و بەڕێز کاک حاجی خەلیل و بەڕێز کاک والی یاسین، هەموو لایەک بەخێر هاتن سەر و سەرچاو بەگەرمی و بە خۆشحاڵیەوە بەخێر هاتنتانەکەن یاخوا بەخێر بێن. کاک شێخ مەحموود، من هیچم لە ڕووداوەکە باس نەکرد، بەس وتم ئێمە لە بیرەوەری یادێکی زۆر مەزندان کە ئەویش سێنزەی پێنجی هەشتا و حەوتە. ئەکرێ پێمان بڵێن وەک یەکێک لە فەرماندەکانی ئەو شۆڕشە، وەک یەکێک لەو کەسانی کە ڕێبەری خۆپیشاندانەکانی ئەکرد کە زۆر ئازایانە جەنابەت چەکت هەڵکردەوە، ڕوبەڕووی هێزەکانی بەعس بوویتەوە و پلانی باشت داناوە. ئەکرێ پێمان بڵێ ئەو ڕۆژە چی ڕوویداوە بۆ ڕوویدا؟ میلەتی کورد میلەتێکی ژێردەستە و ستەمدیدە بووە کە شۆڕشی کردووە، بەرخۆدانی کردووە، دیفاعی لە مەزلومێتی خۆی کردووە، مەزلومێتی نەتەوەکەی کردووە. شاری هەڵەبجەیش شارێکی دیار و گیان فیدای بەرجەستە بووە، بەرجەستەیەکی ئەوتۆ کە هەردەم بە خوێن لە ناو ڕووداوەکانە جوابی خۆی هەبووە و ڕوبەڕووی ڕژێمی باس بووەتەوە و ڕوبەڕووی ئەو داگیرکاری و ئەو زوڵمە بووەتەوە. سەرەتا ئەمەوێ باسی ئەوە بکەم، ینی خۆپیشاندانی هەشتا و حەوت بۆ لەبەر چی ڕوویە؟ ساڵی 1970 و ساڵانی پێشوویش دیارە خۆپیشاندانی زۆر لە ناو شاری هەڵەبجەی شەهید ڕوویاوە. ئەوەی کە من لە یادەوەریم بێ قوتابخانەی دوانەوەندی دراساتی ئیسلامی بوون لە شاری هەڵەبجە لە ساڵەکانی هەشتا ترەوە، ینی بەهۆی شەڕی ئێران و عێراقیشەوە ناوچەکە گەرم بوو، ینی
نەفەسێک دروست بوو لای خەڵکە بەردەوام ڕژێمی باسیش لە ساڵی 1970 هەموو لادەکانی کوردستانی ڕاگواست بە تایبەتی ناوچەی هەڵەبجە. لەبەرەوە ناوچەی هەڵەبجە یەکەم مەفرەزەی سەرەتایی هێزی پێشمەرگەی کوردستان لە ناوچەی هەڵەبجە بوو و قورسایی شۆڕشی ئەیلول لەسەر ناوچەی هەڵەبجە بوو. هەڵەبجە جگە لە ساڵی 1970 دواتر 1970 لە 74ش بەر شاڵاوی دڕندانەی ڕژێمی باسکەوت بوو کە بە ناپاڵم شارەکەی خاپور کرد، شەهید و بریندارێکی زۆری لێکەوتەوە، وەکو چۆن لە شارە خوشکی قەڵاتزیە دیسان هەمان کارەسات ڕوویاوە و بگەڕێینەوە بۆ مێژوو بۆ دواتر لە ساڵی 1961 زعیم سدیق کە هاتوۆتە ناوچەی هەڵەبجە کوشتارێکی زۆری لە ناوچەی هەڵەبجە کردو، کەواتە هەڵەبجە مێژوویەکی هەیە لە قوربانیدان، لە بەرخۆدان، لە ڕوبەڕووبوونەوە. بۆیە ڕۆڵەکانی ئەم شارە سەرمەشقی هەموو شۆڕشەکان بوون بە درێژایی مێژوو. دیارە هەڵەبجەی شەهیدیش کە بەم شێوازە لەسەر سنووری ئێران عێراق بوو، زیاتر قورسایی و زەختی زۆری لەسەر بوو، وەکو شارەکانی دیکە نەبوو. لەبەرەوە هەڵەبجە کەوتووە ناو بازنەیەکی داخرا و چواردەوری هەموو محەڕەمە بوو، هەموو دێهاتەکان چۆڵ کرا بوو هەڵ لە ساڵی 1970. دوای ئەگەڕێنەوە بۆ ساڵەکانی 86 هەموو دێهاتەکانی شارە زوری ڕاگواست، پاڵەپەستۆیەکی زۆر دروست بوو. ئەتر ینی خەڵکیش نەفەسی لێ بڕابووە، ئەیزانی کە ئەمە ئەتر سەرێ ئەوی ژێت. ناو شاری هەڵەبجە خەڵکەکەی زۆربەی زۆری فیرار بوو بەهۆی شەڕی ئێران و عێراقەوە، یعنی ژیانێکی ئاسایی بەرتەسک بووبوویەوە لە خەڵک، ژیانێکی کولەمردگیان بەڕێوە برد. بەڵام لە هەمان کاتیشان نەفەس هەبوو لەلایەن گەنجانی ئەم شارە، ڕۆشنبیرانی ئەم شارە، بە شیعرەکانیان، بە وتارەکانیان، مامۆسایانی ئاینی ڕۆژانە لە مناسبەتەکانە، لە خۆتبەی جومعە ئەمانە باسی جیهاد و ڕاپەڕین و بەرخودان و قوبڵ نەکردنی زوڵم و ئەمانە ئەکرا. یعنی خەڵک فێر کرابوو چۆن جیهاد بکات، چۆن ڕوبەڕووی بە تایبەتی وەڕی ڕژێمی باسی فاشی کافری ئەفلەقی ببێتەوە کە ڕژێمێک بووە یعنی بە هەموو شێوەیەک دژی میلەتی کورد بووە. بۆیە لەم پێناوە شاری هەڵەبجە خۆرۆشە سەرەتا گەنجەکانی بە تەبان شەوی سیانزەی مانگ لە مزگەوت لە بڵنگۆی مزگەوتی جامیعای هەڵەبجەوە، مزگەوتی گەورە، لە بۆ ئەوەی ڕوبەڕوو یا بە حیزبی باز بڵێن تر لێرە خەڵک جەماوەر دەنگی هەیە قوبوڵی ناکە، لە بڵنگۆی مزگەوتەکانەوە جاردرا کە خەڵک دوکان و بازار نکاتەوە شەوی سیانزەی پێنج و پێشتریش تەوان هەر جومجوڵ و ئەوانە هەبوو. خەڵکە کاتر لە بەیانی دوکان و بازار پێشەوەی جار بدرێ کاک مەحموود، منەمەوێ بڵێم جۆرێک لە با بڵێن ڕێخستن و پلان و ئەوانە هەبوو تۆ یەکێک لەوانەی کە سەرمەشقی خۆ پیشاندەران و بەشدار بووان بووی، یعنی پێشتر هیچ تەکبیر و ڕاوێژێک هەبوو بەم قورسایە بەم شێوە نەبووە کە بزانی دەرئەنجامەکەی ئەمەیە، ینی پلانێکت هەبێ ئەی دوایی عاقبەت و سەرئەنجامەکەی بەکوێ ئەگاتات تۆ هەموو لایەنە سەلبی و ئیجابیەکانی خۆپیشاندان لە یەک بدەیتەوە. تاوان ئەمە نەبوو، ینی شێوازێکی تەنسیقێکی ئەو تۆ نەبوو. دیارە لە میانەی قسەکانمان من باز لە چەند خاڵ و چەند نقطە و چەند جێگەیەکە کەم کە هێزی پێشمەرگەیشم دیوە لە ناو شارە لەو کاتە مووقیفیان چی بۆچی نەبووە، دوای ئەمەسەری باش ئەوە جارەکە جاردرا لە بەیانی تر خەڵک خۆپیشاندانی کرد لە کانێ قوڵکە. لەفوو ئەگە پێم بڵێ جارەکە چی وترا بە خەڵک؟ تەنها ئەوەم بوو کە سەبارەت بە ڕژێمی بەعسکە دێهاتەکانی شارە زوری بار کرده بوو کە ئەتر خەڵکی جەماوەری شاری هەڵەبجەش بێدەنگ نابێ لەو زوڵمەی کە لە لادیەکان کراوە. تاوان خەڵکی لادیەکانی زۆربەی زۆری هاتوونە ناو هەڵەبجە، هەنێکی بۆ سەیسایەق ڕۆشت بوو، هەنێکی بۆ خوڕماڵ ڕۆشت بوو، هەنێکی بۆ سلێمانی ڕۆشت بوو، هەر کەسێ بە پێی مەقدەرەت و توانا و شتی مادی خۆی ڕۆشت بوو. ئەوەیشی کە لە ناو هەڵەبجە بوو لە ناو هەڵەبجە بوو. تاوان قورسایەکی زۆر هەبوو لە ناو هەڵەبجە، پێشتریش ئۆردوگای زۆرە ملێ هەبوو لە چواردەوری هەڵەبجە، ئۆردوگای زەمەقی هەبوو، ئۆردوگای عەنەب هەبوو. ئەمانە هەبوون کە یعنی پاڵەپەستۆیەک و تەزەخومێکی سوکانی زۆر جەماوەری زۆر هەبوو لە ناو هەڵەبجە. لە دوای جارەکەەوە جومجوڵ دەستی پێ هەر شەوەکەی یەکسەر خەڵک ینی جۆرێک لە
تەرەقوب و دڵڕاوکێ و ئەمانە لە ناو شارە وتی و ئەمانە بڵاو بوویەوە ینی وەکو حاڵەتێکی اجتماعی و کۆمەڵایەتی ئەوەیشی کە گەنج بوو تر بەرەبەرە دەستی کرد بەخۆ ئامادەکردن و ئەو کاتە تەلەفۆن و کەناڵەکانی پەیوەندی نەبوون خەڵک هەر هەڵەبجە ینی وەکوڵێ شارێکی بچووک وەکو دەیەکی بچوو وا بوو لە ناویەکە زوو ئیتیساڵ و پەیوەندی هەبوو کوڕانی کانێ قوڵکە لەگەڵ کوڕانی کانێشقان لەگەڵ پیر محەممەد لەگەڵ سەرا ئەمانە پەیوەندیەکی ڕۆژانە هاتو چۆکردن پیاسەکردنی کۆڵانەکان بە یەکۆ جادە و شقامەکان بە یەکۆ ینی ڕۆحێکی جەماوەری تێکەڵ بەرجەسە بوو لە ناو گەنجانی هەڵەبجە هەر ئەمە ژوای کرد کە یەکتر ینی یەکتر خوێندنەوە سیقە بە یەکترکردن لە وەها ڕۆژێک و وەها ڕوبەڕووبوونەوەیەکە ینی ساز و ئامادە بن بۆیە دوایی مزاهرە دەستی پێکرد سەر لە بەیانی ڕژێمی باسیش طبعاً وەکو سیفەتی و کاری هەمیشەیی خۆی ئامادە کردبوو بە دەبابە جارەکە دراوەویش خۆی ئامادە کردبوو بە دەبابە و تانک زری پۆش چواردەوری باوڵین شاری گرتبوو بە تایبەتی منتیقەی کانی قوڵکە و لای بەلەدیەکە شارەوانی هەڵەبجە و لای نەخۆشخانەی سەیجەمیل لای عومەری خاور و ئێستا فولکەی عومەری خاور کە ئێستا بە فولکەی عومەری خاور مەشهورە لەگەڵ بەردەمی ئەحمەد موختار جاف ئەمە ینی چەند هێزێکی زری پۆشی لێبوو لەو ناوە جێگیر کران ئەتر خەڵکیش ڕوبەڕوویان بوویەوە بەس ینی هیچ لاقان بەوە نەبوو بە بڕۆن بەلای خەڵک سەربازەکانە هەندێ لەو سەربازانیش بێعالاقە بوون ینی وتیان ئێمە بە تایبەتی لای ئەوانەی لای سەیجەمیل ئێمە تەقەوشتمان لێ نەکردن لەبەرە وتیان ئێمە هیچ تەقە لە خۆپیشاندان ناکەین بەڵام خۆپیشاندانەکەی سەر بە تەقە دەسی پێ لە ناو سەرەتا چەند سعاتێک خۆپیشاندان و هیتافکێشانەوە نەبوو لە مانگرتنەوە و دوکان داخستن و ئەمانە ڕۆشتە ناو ئەو بابەتەوە ینی ئەمەیان خۆڕسکی بوو جاردانەکە لەوانەیە لایەنێک لە پشتیەوە بوو بەڵام دوایی جەماوەر ینی وەکو شتێکی هەمووی خۆی بە ساحەبی مەوزوعەکە ئەزانی خۆڕسکی بوو دوایی هەر کەسێک بەهینی خۆی ینی ئەوە نەبوو بڵێ تەنزیمێک لە پشتیوە بێ و ئاراستەیان بکە بەم شێوە نەبوو دوایی تر کە خۆپیشاندانەکەەوە دروست بوو لە ناوەڕاستی بازاڕۆوانە تەوان لای بەلەدێکەوە دەبابە و دۆشکە لێەوە تەقەیە کرد بە خۆپیشاندانەکە تا ئەم لە حەزا خۆپیشاندانەکە خۆپیشاندانێکی هێمنی و سەلیم بوو سالم بوو یعنی هیچ پەیوەندێکی بە ڕوبەڕوونەیەکی تند و تیژی و ئەمانەوە نەبوو لەلایەن جەماوەرەوە بەڵام ڕژێمی باس هێزە چەکدارەکانی ئەمن و ئیستیخبارات و ئەمانە تەقەیان کرد کە تەقەیان کرد شەید مەریوانێک هەیە شەید بوو لە خۆپیشاندانەکە کاک فوادی کاگە و ڕەحمانی کۆکۆیی ئەوە بریندار بوو جەلالی ئەحمەی فەتاح کۆکۆیی خاڵۆزای من بوو ئەوەش بریندار بوو ئەترکە بەرتەسک بوویەوە لە ینی ناوچەکە بەرتەسک بوویەوە لە خۆپیشاندەرانتر تاو زۆر کەسە هاو مناڵەکەی خۆی ئەبردەوە براکەی خۆی ئەبردەوە کوڕەکەی خۆی ئەبردەوە ینی جۆرێک لە بشێوی دروست بوو کۆپتەر و شتیواش نزیکە بوونەوە لە ناوچەکە لە هەرکیەوە ینی هینیەوەیانە کرد لە هەرکیەوە خۆپیشاندن هەبێ لێدەن قەسفکەنەوەمانە ئەتر ئێمەش مەجموعەیە خەڵک کۆبووینەوە من تەبەنەوە کاتە ئاربیجیەکەم لابوو بە ئاربیجی ڕوبەڕووی دەبابەکان بووینەوە هێرشی دەباکەمان ڕاوەستان پێشڕەویمان ڕاوەستان لای بەلەدەکەی هەڵەبجە ئێمە بزەبەت ئەو کاتە لە ناوەڕاستی بازار ڕوبەڕوویان بووینەوە شوێنەکە لای مرورەکان ناوەڕاستی بازار پێڵن ئەوەی کە پیاوی کۆن و هەڵەبجە بێ پێڵن دوکانی حەمەی هەژە و شەخسایی بزەبت لە بەردەمی دوکانەکەیوانەوە لەگەڵ چەند برایەک کە لەوێ لەگەڵ مابوون ڕوبەڕوویان بووینەوە تەقەمان لێکردن من بە ئاربیجی لێمدانتر کە ئاربیجیمیان لە دەبابەیەک لە بەردەمی بەلەدەکەتر پێشڕەویان وەستان نەهات نەخوارەوە ئەم جارە ڕۆشتین بۆ خوارەوە کاک حەمیدەکەی حەمیدی حەمەسەعی مامۆستا حەمید هاوڕێی قوتابیم بوو لە قوتابخانە وتی ئەوە دەبابەش لای هین هەیە لای خەسخانەی سەیجەمیل نەخۆشخانەی سەیجەمیل هەیە کە چوینە ئەوێ وتیان خەڵک چۆ قسەی لەگەڵا کردوون زابتێکی لێیە زابتەکە وتێتی من تەقە لە کەس ناکەم تەقە لەو دەبابانە مەکەن بە ئەو جوندیانە تووشی هیچ شتێک نەبن یعنی خەڵکەکەیش خەڵکێکی ئەوە بوو ئاشتی خواز بوو ینی هەوڵی شەڕ و ڕوبەڕووبڕۆی نەیەدا بەڵام معادلەکە گۆڕا طبعا کەس هینی ئەوەی ناکرد تەوەقیعی ئەوەی ناکرد کە بەو قورسیە ڕژێمی بەعەز ڕوبەڕووی خۆپیشاندار بێت و کاتێکمان زانی تر
کۆپتەر دەستی کرد بە تەقەکردن هەل لە ناو شار لە چەند شوێنێکەوە لە چەند شوێنێکیدا لە سەرەتاوە ئێمە دوایی هاتینە لای مەکتەبی زیاتر کوێیان بە ئامانجە کرد هەموو هەڵەبجە ینی بۆ نمونە لە منتیقەی گوڵان گەڕێکی گوڵان هیچ مزاهرەی لێ نەبوو ئەو شوێنێکی قەسف کرد هەتا لەوێ من لەو کاتەکە قەسفی ئەوێ کرد لای مەکتەبی با بڵین قوتابخانەی خوێندنگەی مۆردانە بووین لەکانی عاشقان لای مزگەوتی جمهوری ئەتر کەوتیانەوە کۆپتەرەکان لێەوە من تەقەم لە کۆپتەرەکان کرد لە ژێریا ئەفلاقی کرد مینەکە باربیجی ئەفلاقی کرد کە ئەفلاقی کرد کۆپتەرەکان دوورکەوتنەوە لەوێتر بشێوەیەکی زۆر ڕوویا خەڵکێکی زۆر ئەچوو بۆ ناو ژێرزەمینەکان وەکو پیشەی هەمووشەیی ینی خەڵک هینی هەبوو ینی زانیاری هەبوو مارەسەی هەبوو پێشتر کە قەسبی هەڵەبجە کراوە چۆن بۆ چۆن نەبوو لە شەڕی ئێران و عێراق دیسان هەڵەبجە هەر مزاحی بوو هەر قەسبی ڕەندایەتی باسی ئەزانی هەموو هینی حتا ئێمە قەسبی ئێران و عێراق ئینی ئێرانیشمان لەسەر بوو کە لە هەڵەبجە بووین قەسبی مەدەنی ئەکرا لە شەڕی ئێران و عێراق هەڵەبجە دایمەن پشکی شێری هەبوو لە قوربانیدان و لەوە بە تایبەتی لە سیروان یای لە قوتابخانەیەک بە سەداها خەڵکی بریندار و شەهید و ئەوانە کرد کە هەمووی لە ناو نەوت و بانزینە هەمووی سووتان ینی ئەمە هەڵەبجە هەر ئەمە نەبوو هەر هەشتا حەوت نەبووە پێشتریشەوە بووە دوایی کە ڕۆشتین تیمێکمان دروست کرد لەم بەڕێزانە کاک جەمالی عارف پیانەوت کاک جەمالی ئامینی عارفەوانەی کوڕی کانیشقانن نەزان لەم ئەم پیاوە بەڕێزای ناسن مەحمی حاجی واحی ئەمانە هەموو معاونتۆ بین مختاری ئەحمەی مسری ئەمانە معاونتۆ بوون و هەند راوسەی ئەمەش بوون من هەڵسام تیمێکی گەڕۆکم دروست کرد تیمێکی پزیشکی فریاکەوتنی خێرا بۆی فریای ئەو بریندارانە بکەوینێت تراوانیش دەرمان و شتیان هەبوو بریندار زۆر بوون ینی لە حساب نەهاتن بە سەدان بریندار هیچ ئیسعاف نەها و خەڵکیش نەیەوێرە لە سەرەتاوە بریندارەکانی بەرێ بۆ خەستەخانە ینی خەڵک ئەیزانی کاگەر برینداریش بەرێ ئەگیرێن تووشی عەدام و ئەوە بن دوایی ڕۆشتین لەوێ خەڵکی گەڕێکی گوڵان ئەم پیاوە ئەم شخصێتە ئەم ناوە دیارە ئەناسن مام سلێمانیان پێوت مام سلێمان کوڕێکی هەبوو ناوی حەمەی مام سلێمان بوشێت و دایم زنجیری بە قاچۆ بوو ئەمە وەکو دیکۆمێن وەکو ینی هینێکی مێژوویی باسی یەکەم دوایی ڕۆشتن قاچی شکا بوو تر ئێمە تیمەکە کە لەگەڵ منە بردن وتیان شتێکی وایە و هاتن بە دەمانەوەتر ینی وای لێ هات قاچی شکا بوو ئێسکی قاچی دیار بوو من بە ئارتەریەک ئێسکەکەم ڕاکێشە زۆر کارێکی ڕادولفیالێکی عەجیبی هەبوو وتی کوڕی حسەی پۆلیس بە سەدام حوسێنیەوت نابێ بگرێم ینی ئەمەە حرس گرتبووی ئەمەە شجاعاتی نواند کە لە بەرامبەر ئەو ئێش و ئازارا بەم شێوە جوابی ئەمەدایەوە من دوایی تێگەشتم کە بەستی سەدام حوسێنە کە وتی کوڕی حسەی پۆلیس نابێ بگریم ئەویش ینی ئەو بەرخۆدان و ئازایەتی و نەبەردی و نەپسانەی پیشاندا بەڕامبەر بە ڕژێمی باس خۆزگە و کاتە کامێرە هەبوایە ینی فیلمێکی دیکۆمنتی تۆمار کردای من گەڕێمەوە لای باشە دەرفەتێکمان بێتەوە کاک مەشخەڵ ئەویشێک بۆ لە بەجارەکەم بە هەندێک قسە بکە و دواییش لەگەڵ کاک تۆ کەریمان دەخێنەوە دەکەین کاک مەشخەڵ شێخ محمود باسی کرد کە سەرەتای خۆپیشاندانەکان چۆن بوو ڕوبڕوونەکان ئێوە لە لای خۆتانەوە چۆن دەستان پێ کرد و چیتان کرد لەم خۆپیشاندانە چ ڕۆڵێکتان بینی بسم الله الرحمن الرحیم سەرەتا دەستخۆشیتان لێکم بۆ ئەم بەرنامە کە بەرنمەیەکی مێژووی و بەڕاستی باز لە کارەسات و ناڕەحەتی میلەتەکەمانەکا بە تایبەتی لە دەڤەری هەورامان و شارە زۆر و هەڵەبجە کە بە حەقەت لە تاریخی ئاوکو کاک برای بەڕێزم کاک شاڵا و ئیشارەتی پێکرد هەموو ژیانی ئەم دەڤەرە ناڕەحەتی و بەرخودان بووە و هەر لێرەش و درود و سڵاوە نێرم بۆ گیانی ئەو شەهیدانەی کە لە پێناوی میلەت و لە پێناوی خاک و لە پێناوی شەرەف و ناموسی ئەم میلەتە خۆیان بە شەهید بووندا بە تایبەتی ئەو شەهیدانەی کە تا ئێستاش زۆربەی ڕۆڵەکانیان چاوەڕێی جەنازەی باوک و کەسوکاریانە تا ئێستاش بێسەر و شوێنن و درود و سڵاوە نێرم بۆ ئەو زانە مێزەر سپیە پاکانەی کە لە دەڤەری هەڵەبجە و هەورامان و شارە زورا کە خەڵکانێکیان پەروەردەکرد بەڕاستی بە گیان و بە ماڵ دیفاع لە میلەت و نەتەوەکەیان بکەن بە تایبەتی زانای بەڕێز و مفەسیری قورئان
مامۆستا مەلا عوسمان خی گەورە دەرەجێ عالیکە کە بەڕاستی جێدەستی بە هەموو دەڤەرەکەوە دیارە. خی گەورە ئیشاءڵڵا بە فیردەوسی ئەعلا پاداشتی باتۆ یا رب العالمین. وەڵا مامۆستای بەڕێزم من هەر ئەمەوێ پەیامێک تریش بم بە جەماوەری شارە زوور و هەڵەبجە و هەورامان کە من وەکو خۆم داوای لێبوردن لەو میلەتە بکەم کە جارێ لە جاران نەمانبینی ئەو حکومەتە بێویژدانە جارێ داوای لێبوردنی لێکا کە لە پێناوی ئەم میلەت و ئەم خاکە ئەو هەموو تەسحی داوە و ماڵ و سەروت و سامانی چەند جار ڕووخاوە و لانکەی حەوانەوەی هەموو چین و توێژەکان بوون بێ جیاوازی، بەڵام تا ئێستا زۆر داوای لێبوردن لەو میلەتەکەم ئێستش بە دوای بتڵێ غازاڕوە وەلەو ئێمە قوربانی و گیانفیداییمان لە پێناوی میلەت و نیشتمانە بۆ ئەوە نەبووە، بەڵام بەڕاستی جێی خۆیەتی ئێستا یعنی میلەت قەرەبووی بکرێتەوە. وەڵا مامۆستای بەڕێزم بۆ وەڵامی پرسیارەکە من دیارە لەو تەمەنا لەو کاتا تەمەنم 20 ساڵ بوو گەنجێک بووم دیارە هەر برای بەڕێزم مامۆستا فەرەدونیش کە خەڵکی دەیەکی نەزانێ من هەر بە تەمەنی گەنجیم هەر بە 15 ساڵیم لە کاری ڕێخستنایشم کردووە، بە 7 ساڵی لە سجنا بووم. بەڕاستی هەموو دەم گەنجێکی ماشەڵڵا بزێ و ئازاد. وەڵای ترخوای گەورە ئەگەر وەریگرت بێ ئێمە وەختی خۆشی کە لە حیزبێکی جیاوازە بووین بڕاو بووە هەر نێتمان لەگەڵ خوا و لەگەڵ ئیسلامە زۆر پاک بوو. خەڵکیان منتیقە هەروە الحەمدوللا هەروە بوو. ئێستاش هەروایە سوپاس بۆ خۆم دەبەرە هەمووی ئەو شتەی پێوە دیارە. وەڵام من دیارێکی لەو شتانەی کە لە هەڵەبجە وەکو کاک شاڵاو دەستی پێکرد کە تەقە و ناڕەحەتی دەستی پێکرد، من پرسیارم بە چەند برایە کردوتم چی بکەین ئێمە باشە بۆ ئەوەی بتوانین دەنگی ئەم خەڵکە نەگاتە شوێنی و حزبی بەعەز بە درڕندانە نێتە سەر. وتیان وەڵا ئەگەر بڕۆین تەلەفۆنە وەختە تەلەفۆن هەبوو وتیان تەلەفۆن ببڕن لەبەرەوە عیلاقاتی ئێمە بۆ کاتە هەروە هەستمانە کرد لە بواری عەسکەری پەیوەندیەکان بپچڕین بۆ ئەوەی بە زووی تەلەفۆن نەکرێ و لە خوارە قوواتی زۆر بێ بەدەمی ئەوانەی کە ئەو بەعسیانەی کە لێرە دژایەتی خەڵکیانە کرد و بە جۆرە لە جۆرەکان خەڵک تووشی نەهامەتی و ناڕەحەتی بێ. منیش ڕاستەکەی ئەو وەختە سیارێکم جێبێکم پێ بوو، یەکسەر چوم بۆ سەر جادە و لەوێ پێشەیەک ماورە و عەمودی وەختە زۆر بەرز نەبوو، زۆری نیش نەبوو. وەڵا جێبەکەوانی تەلەفۆن تایبەت بوو. بەڵێ تر وەلحاصل پێشەیەکی کورتم هێنا چوومە سەر سیارەکەی خۆمە چەندچەی پێ بوو لێوە چوومە سەر عەمودەکە وەلحاصل ئیشی مهامی خۆم ئەوە بوو کە ئەو تەلەفۆنانە ببڕم. ئێمەش وەلحاصل بە شتێکی زۆر مهمانزانی ئەوەمان ئەنجامدا و دیارە خەڵکێکی زۆر لە هەموو شارەکانی دەڤەری هەورامان و هەڵەبجە و شارە زۆر ڕاپەڕی ئێمە بەو نسبەتەی کە لەسەر لە ئایدی سیروان بووین بە حەقەت لە سیروان خەڵک زۆر مەردانە ڕاپەڕی لێو ناشارمەوە. ئێستا چۆن خەڵکی زۆرینەی زۆری بەهۆی مەعیشەتەوە بەهۆی جۆرێ لە شتەکان و چوەتە سەر ژێر نێری کۆمەڵێ لەم دەسەڵاتدارانی کە بە جۆرە لە جۆرەکان زوڵم لە میلەتەکەی خۆیانەکەن بەداخۆ وەختەشی بەهۆی بارکردنی دیرادەکان و بەهۆی وەکو کاک شاڵاو ئیشارەتی پێکرد بەهۆی ئەوەی کەوا ئیش و کار زۆربەی وەکو ئێستا چۆن لادەکان بە غەیرە مباشری چۆڵ کراوە ئەو وەختەش بە مباشری لە لەلایەن ڕژەمی بەعسۆ بار کرابوو، خەڵک دەستی لە کەسابەت و کاسبی بڕابوو. ئەمان بۆ ئاڵێم بە حەقەت ئەو خەڵکەی چونکە هەر لە ناخیا پاک بوو لە ناخیا میلەت پەروەەر بوو هەر ڕاپەڕینەکە دەستی پێکرد. ئەمە شایەتیە بۆ مێژوو لەوانەیە ئەگەر خەڵک سەلێنێکی کلاشکۆفتەقان بێ خەڵک ئەو کەسانی کە بەڕۆح لەگەڵ میلەتا بوون و بە زاهیری وەکو ئەمری واقعی چوونە ژێرباری نێری ئەم ڕژێمە زۆر مەردانە هاتنە دەست لە ناو سیروانە. لەوانەیە برای بەڕێزیشم دوایە کاک معتەسم ئیشارەتی پێ بکا کە چۆن بە ئاربیجی دژی تارەکانەوەسان چک بە ئاربیجی دژی مدەڕعەکانەوەسان حتا لە لای فولکەکە ئێستا
لوا مدەڕعەیەک بەڕاستی لیاندا زۆر مردانە لوا پەکی کەوت و جێما بوو. کاک مەشخەڵ تۆ ڕوبەڕووبوونەوەی نزیکت بینی لەو چالاکی؟ من نەخێر لەبەرەوەی من ڕاستەکەی لە ناو لادیەکەی ما کۆمەڵی خەڵک هاتبوون وەختی خۆی و عەرزمانکردن لادیەکان بارکردبوون من پیاوێک تەمەنی لە من گەورەتر بوو ناوی کاک ڕەفعەت و ڕەفعەتی حەمەیە سەنی ئەمینیارە مەشهوورە خەڵکی کانی بەردینەیە ئیتر بە یەک کۆچوین سلاحمان هەڵگرت و بچین بۆ سیروان دوای ئەوەی کە بڵێن تەلەفۆنەکانمان بڕی سلاحمان پێ بوو من نەمەزانی ڕاستی تێتەوارەوە نەخەتەرە و من وتم کاکە وڵاتە قەی لەکەن ئیترێ وشتی کاکە والحاصل وتی ئێو تارە ئێستا بەزی مە بینێتی هەڵمانەگرێ منیش نەمەزانێ و لە بەو سفەتەی بەلەمەڕا و شتی وای ماسیدە بڵێ وتم گەنجێکی ئارەوەڵا من ڕاستەکەی خوا پاداشی باتۆ لەوانی ئەگەر هۆکارەکەی ئەو نەبوایە من چونکە بەو شێوەیە چون متمەرەچین بۆ سیروان لەوێ تەقە بوو وتمانەچین بۆیە بەڕاستی بەدەمی و تەقەوە ئیتر ئەو بەو سفەتەی تقریبان 10 ساڵە لە من گەورەتر بوو تەجروبەیشی زیار بوو بەلەم و ڕاوی کرد بوو لەو گوێی ناتیارە و شتوالی دامون زۆر تەجروبەی هەبوو منتیقەکانی بەردینەوە ئەو منتیقەش چەند جار تارەی لێ دابوو ئیتر بەو هۆکارەوە ئێمە لە بینی سیروان و قشلاغە ڕووتا دیەکەلووا گیرمان خوارد و دوایە وتی ئەبێ بگەڕێنەوە بۆ ناودێ من بە حەقەت گەڕامە بۆ ناودێ بەڵام لە ڕاستیە دوای ئەوەی کە بڵێن حزبی بەعەس ڕژێمی بەعەس بە تۆپ و بە تەیارە و بە مدەڕع ئەوانە تەداخلی کرد و بە جۆرەی لە جۆرەکان ئەمە شەر مێژووە پێشمەرگە قرار بوو بێتە ناو شارەکان لە شارە زور و هەتا لە 12 مام و لەو دیان نزیکانە کە چۆڵ کرابوون هاتوون ئەوێ بەڵام دیارە بۆیان نەکرایە ئەوەی بڵێن ئامادە سازیان نەکرد وەکو پێویست نهاتنە ناوی نەکە وردە وردە بەهۆی درڕندەی ڕژێمی بەعسۆ بە جۆرێ لە جۆرەکان خۆ پیشاندانەکە سەرکوت کرا و وەکو عەرزمکردنی خەڵکێکی زۆر لە شارە زور. بەڵێ دەستخۆش تۆفیق من پرسیارێ لە جەنابەت بکەم تۆ ئەو کات پێم بڵێ من نازانم ڕاستی تۆ چۆن بووی تەمەنت چەند بوو ئەو کات چ ڕۆڵێک دەبینی لە ناو شار سەرباری ئەوەی حکایەتی خۆت پێ بڵێ بەڵام پێشم بڵێ ینی ئەم ڕووداوانە چۆن نەخوێنیتەوە ئەنی ئەوە کە گوێی لێگری وەکەوەی کە لە نێو سیناریۆیەکی زۆر بەهێمی فیلمسازی هەبووبی دەرهێنان بۆ فیلمێکی شەڕ و جەنگی ڕوبەڕوونەوەشی سەختی هاوڵاتیان لەگەڵ ڕژێمێکی با بڵێن ئەسکەرتاری گەورەیە بکەی ئەنی شتێکی نەبەردانت دێتە پێشچاو تۆم خوێندنەوە چییە بۆ ئەم جۆرە ڕووداوانە بۆ ئەم جۆرە میلەتە زیندووە بۆ ئەم گەنجە ئازایانە کە لە ناو ئەم شارەیە پێگەیشتون دەست خۆشکەکە بەناوی خوا سواز بە بەرنامەکەوت باگەشتی نێمە لەبەرەوە ماشەڵڵا زۆرین حەوەش کەسی هەرەبێ زۆر بە کورتی و هەرێکە چیرۆکی خوکی خۆی سەرە قەڵەم باسکەین ینی کورتیکەینەوە بەنسبەت منەوە کاتە تەلەبەی بڵین پۆلی مەرحەلەیەکی شەریعە بووم لە بەغا لە بەغا بووم بەڵام لە پێشی ئەوەی مزاهرەکە بێت واتە لە مانگی یەکە لە ئیمتیحانی ساڵا بووین ئێمە لەبەرەوەی کە تەنزیمی ئیخوان هەبوو بەرپرسەکەی من کە دکتۆر عیسام ڕایی بوو ڕەحمەتی خوا لێبێ شەهید کرا ئەو پیاوە گیرە لە کاتی گرتنەکە لێرەوە جوابیان بۆ من نرد کە تۆی شووەرەوە نەوەک چونکو من ئەڵقەوەسڵی بینی با بڵین تەنزیمی ئیخوانی ناو بەغا بووم کوردەکان و با بڵێن دکتۆر عیسام منیان دەرهێنا بۆەوەی ئەو برانە سەلامەت بن من هاتوومەوە لە هەڵەبجە بووم ئەو کاتە ئەو وەختە لە هەڵەبجە بوویم ئەگەر زۆر بە کورتی باسێکی جەناب تەفەرمووی لێشی بوو من یەکێک بووم لەو برادرە برانێک نازانم بڵێم کادیرێکی ئیخوانی بوون ناو تەنزیمی ئیخوانە بووین و ئەوەی کە جموجوڵی ناو مزگەوتەکان و دەرس و دەور پێگەیاندنی مەوزوعەکە ئاوایە کاگە باس ئەو وەختە بە کورتی 6 ساڵ بوو عراق لە ناوی شەڕێکی زۆر قورس و سەخت و ناڕەحەتا بوو دەوڵەتیان لەگەڵ ئێرانە عراق بە معنای کەلیمە ماندوو شەکەت و هیلاک بوو بۆیە بە شێوەیە لە شێوەکان کۆنتترۆڵی هەندێک شوێنی تا ئەنازیەک لە دەستدا بوو بتایبەتی ئەو شارانەی کە با بڵێن نزیک بوون لە سنوور و کاریگەری پێشمەرگیان بەسرە بوو ڕەنگ بێ زیاترین شوێن کە ئەو بە ئەنازەیەکی زۆر کۆنتترۆڵی بەتەواوی بەدەست تەنها ناو شارەکەی بەدەست بوو نەک دەوروبەری بریتی بوو لە هەڵەبجە ئەمە خاڵی یەکەم
مەبەستمەوە سوبانی کاواکو خۆپیشاندانی دووهەم هەنگاوی زۆر مەترسی ئەنا بۆ ئەوەی کەواوەکو هیچ شتێک وا نەکاتە دەسەڵات لەقەی تێ بکەوێت لەق ببێت بۆیە لادیەکانی گەرمیان و هەندێک لە لادیەکانی شارە زور و دەستی پێکرد بوو زۆر بە ناڕەحەتی و زۆر بە بێڕەحمانە ئەمەش خەڵکی ئەوەند زۆر تووڕە کرد بوو خاڵێکی دیکە ئەزم کردی من هەر سەرە خەڵەمەڵم زۆریش باشە مەجبورم خاڵێکە لە ڕاستە هێزی پێشمەرگە لەو کاتا بەهێز بوو بەڵێ مفاوەزاتی 84 تێکچوو بوو بەڵام وردە دوای لێدانەکەی حکومەت لە پێشمەرگە وردە پێشمەرگە خۆی گرتەوە بە تایبەتی لە ئەترافی هەڵەبجە و تاوان گەرمیان و قەرەداخ و ئەمانە پێشمەرگە هەر شوێنی هەبوو هەندێک ناوچەی هەبوو ئیدی ئەو دەسەڵاتی تەواوی هەبوو بەسەریانە هەر ئەچیتە ئەو دی هەڵەبجە بەرەشتنی و گریانەوەوانە هێزی پێشمەرگە ینی بە ئاشکرا لێ بوون و دەسەڵاتی چینێکی نەبوو بەسەریانە ئەوە سەبارەت بە هەڵەبجە و دەوروبەر بەنسبەت ناو هەڵەبجە خۆی تەنها حکومەت لە ڕاستە لەو کاتا ئەتوانین بڵین لەسەر جادە و لە ناو بازار و لە شوێنە سەرەکیەکانە دەسەڵاتی هەبوو ئەگینا کە ئەچوە ناو گەڕەکەکانوانە بە تایبەتی لە دوای عسرەوە بە ڕوون و بە ڕاشکاوی پێشمەرگە لە دوای عسر هاتنە ناو شار ئەوە بۆ زەمەقی و ئەوانە هەر جاریوا بوو هەر تااقەتیان نەبوو شەو لە ماڵی دوو دۆسە ئەمانەوە و هیچ هینێکیان نەبوو ئەوە خاڵێک بەنسبەتەوە بۆیە خەڵک بە ئەنازێک بە تایبەتی بە شەوە ئەوە هەر هیچ هینێکیان نەبوو عەرزم کردی لە دوای عسرەوە ئەبێ حەقەتێکیش بڵین هەڵەبجە کە پڕ بوو لە هێزی چەکداری حکوومەتی ئەوتە پێ با بڵین چەکداری جاش ئەو فەوجە خەیفانی کە هەبوون بەڕاستی بەشی هەرە زۆری خەڵکێکی لا شەڕ و خەڵکێک بوو بە ناشاری و لەبەرەوەی فیرار بوون و من پاکانیان بۆ ناکەم بەس حەقیقەت ئەوەیە لە هەڵەبجە ئەوانەش کە جەماعەتی ئەمن و ئاسایش بوون بە جۆرێ لە جۆرەکان بێزەرەر بوون و بێ موشکیلە بوون و دوارێکە مناڵێم هەمویان پیاوی باش بوون بەڵام ئەو دڕندە نەبوون و کە بەعس ئەی خواست کاتەویشە زمینەیەکی ترە خەڵک بە جۆرێ جورئەت و ئەوانەی بێژگە لەو سیفەتانی کە هەڵەبجەی خۆی بۆ خۆی جۆرێ لە معارەزە بوون و ئۆپۆزیسیۆن بوونی هەمیشە لە ناخیا هەیە سەبارەت بە هێزەکان و ئەو خۆ پیشاندانەی کە کرا ڕاستە شەو ئەوە کە ئێمە گوێمان لێ بوو ئێمە بە دوو حکم هاتبووین یەکیان لەبەرەوە تازەوازمان لە خوێندن هێنا بوو ناومان دەرچوو بووە بگیراینایە دووهەم هاتوینەش لەبەرەوە نەچوینەوە دووبارە فیراریش بووینەوە لەبەرەوە نەچوێ ناو بازار و هەندێک شوێن خۆمان لە ئەدا ناو هەڵەبجە ئەو وەختە بێجگە لەو خاڵانەی باسمان کرد پڕبوو بوو لە خەڵکی معارەزە لە شیعەوە ئەوانەی حیزبی دەعوەوانە کە ئەیانویست بگوازنەوە ئەوانی هاتن هەڵەبجە و لێرەوە ئەڕۆشتن یعنی بوو بە حەتەیەکی گواستنەوە بەڕاستی ئەومان بیر نەچێت خاڵی دووهەم کۆمەڵە لەو ئیسلامیانەی کەواوەکو کە تەنزیمی ئیخوان کەشف بوو بەشێکیان بە عەرەب بوو بە کوردەکانی بە عەقوبە و بەغا و شوێنە سونیەکانەوە بەشێکیان هات نێرە من ئەوانەی کە خۆم بینین بۆ نمونە مامۆستا ئەحمەد عەبدولوەهاب یەکێک بوو لەو قیادانەی کە لە بەغا و لە مزگەوتی عوتەیفێ بوو لێرە هاتبوو لێرە خۆی حەشاردا بوو کاک ئازاد سەراج مەسەلە یەکێک بوو لەو تۆزێ من کۆمەڵە لەو دۆسانەی بە کورتی بە یەکەوە لە ناو ڕێخستنان بووین هەمویان هاتبوون لەبەر مزاهرەکە کێک کردی کەواتە ئەمە خۆی بۆ خۆی هەموو ئەمانە حاڵەتێکە هەر تەنها هینێکی ویست هایەکی ویست شەرارەیەکی ویستە خۆی بۆ خۆی بەعز دەسەڵاتی کەمە چەکداری توند نییە بەرامبەری ئەو خەڵکە بوەسێ هێزی پێشمەرگە لە پشتی هەڵەبجەوە بەهێزە و تۆ هەست بە بوونی پشتیوانیەکەی خەڵکێکی زۆری ناڕازی لە ناو هەڵەبجە هەیە پێشگە لە زوڵم و ئەوانە کەواتە هەر تەنها یەک کۆڵە شقارتەیەکی لێ بدەوانە بۆی ئەو بانگەوازەی کە شەو لە مزگەوتی جامیعەوە کرا ئیتر خۆی بۆ خۆی بوو بەو شەرارەیە ئایا هیچ تەنزیمێک بە پشتیەوە بوو من ئەوەی کە بینیم لە گەڕەکی گوڵانە خەڵکم بینی لە ناو تەنزیمی لایەنە سیاسیەکانە بووە
بەس ئایا منەظەم بووە یان هەر خۆی چوەتە ناوی ئەویان من نازانم و تەسەور ناکەم هیچ ئەمرێک هەبوو بێت ئەو وەختە قازانجی هەموو لایەنە سیاسیەکان بوو هەڵەبجە بە ئەمینی بمێنێتەوە. تۆفیق لەبارەی ئازایەتی ئەم گەنجانەوە گەر شتێک بڵێ یعنی ئەمە ئازایەتیە بەڕاستی تۆ بێ ڕوبڕووی هێزێکی چەکداری دەسەڵاتدار ببیتەوە لە نێو کاک عەباس ئازایەتی گەنجی کورد ڕەنگ بێ بەراورد نەکرێت بە ئازایەتی شوێنێکی کە بیرمان نەچێ ڕەنگ بێ بە تەمەنترین ئەو کەسانی کە بەشداری ئەم خۆپیشانداریان کردووە تەسەوری خۆما 25 ساڵ تێ نەپەڕی بوو واتە لە بینی 16 و 17 تا 25 ساڵ ئەو قۆناغا سەباسی کاک سەید سلێمانی کرد کاک شێخ مەحموود سەید سلێمان لە خۆپیشاندانەکان نەبووە فەقیرە کە شەهید کرا دراوسێ ئێمە بوو ینی بەڵێ بەڵێ ئەوانی خۆ لەو تەمەنا کابرا ئەو پەڕی بێزارە لە دەسەڵات یەک دووهەم ئەو پەڕی باوەڕی بەرەو ڕووبوونەوە سێم ئەو پەڕی دەسەڵات بە لاوازە بینیە وەیە هەر بەڕاستی ئەگەر بڵێن بە دە گەنجۆ دەدە بابیان گرت منۆکە خۆم تەسلیمە بم چونکو ئەو گەنجانە خاوەنی حەماسەت و وەزیەکون بەس من یەک خاڵ دوو خاڵی زۆر بچووک بڵێم کاگا باس بڵی ئینەکە بە تایبەتی ئەم ساڵ زۆر باسی سیانزەی پێنجە کرێت نازانم وەڵای بەرنامە و نووسی نوشتی زۆر زۆرم لەسەر بینی ئەمە دوایی حەقی خۆیەتی حەقی خۆیەتی باس زەمی ناکەم بەس لە ڕاستیە ناکرێ هەموو کەسی بێ بە پاڵەوان لەو مۆزووە لەنێ بێت تۆزێ تۆ سەرنجت چییە لەوەی ئەو سەرنجەکەی منەوەیە ناکرێ مزاهرەکە گەورە بوو شاری شێوان مەسەلە شڵەژە و بەڕاستی بەعز کۆنتترۆڵی بەتەواوی لە دەستدا هێزی ئەوەی کە مەشهور بووە ئەو کاتە هێزی غەیری عێراقی هێنا یانوت ئوردونین ینی ئوردون و یەمەن یانوت هاتوون بووە و شەڕە من نازانم بەس ئەو کاتە وهانەوە ئەمە هەمووی حەقیقەتە ئەمما ینی باسی یەکێک لە هجوومەکانی پێشمەرگەی کرا 30 کەس بەشداریان کردبوو لە سیاسیەکان دوایی کە سەرۆکی حیزبەکات خەڵاتیان بکات 500 کەس سوێنی خواردبوو کە لێ بووە ئێسش ناکرێ وای لێ بکرێت کاکەی کاک حاجیانی شتی لەو بابەتە هەیە کە خێسێک بێوێ بەڵێ من ئەبینم حەقیقەتەن شتەکە گەورە بوو کۆمەڵێ گەنجی زۆر بەڵام حەقیقەت ئەوەیە ئەو هەموو خەڵکە ئاوا بەشدار بوون و ئەوانە بڕامای بەشێکیان هەر بیستویان ینی من مەسەلە هەرگیز ناڵێم لەو هی نابوون ئێمە مەجموعەیە لەو برانەی ڕێخستنی ئیخوان دانیشتبووین چاودێریمانە کرد شایەتم کە چوینە خزمەتی مامۆستا مەلا عوسمان وتمان قوربان شتەکە ئاوایە و مامۆستاش قاچاق بوو ئەو کاتە چونکو بڕیارێکی ئیخوان ئەوژی ئەو کاتە بڕیار بوو بگیرێ بەڵام لەبەر حرمەت و قورسایی مامۆستا خۆی نەئەگیرا نیانەویست لەبەر ئێران وەزعەکە تێکدەن من شایەتم کە مامۆستا ئەیوت هەوڵ بدەن ئەو خۆپیشاندانە نەبێ بۆ ئەوەی ئەم شارە نەڕوخێ چونکو بەعس داغ لە دڵە بۆ ئەم شارە هەر بۆ ئەگەڕێت چۆن لە ناوی ئەمە مبەڕێ بەدەستیوە خاڵی دووهەم ئیسلامیەکان چەندێ بەشدار بوون لە مەوزوعە وەکو شەخص و وەکو تاک و ئەوانە ئەلبەتە زۆربەی و خەڵکە ئیسلامی بوو بەو مانە گەنجەکان ڕەنگ بێ تاکەکان هەبوو ئیسلامی هەبوو لەگەڵ بەڵێ لە نام ئەو تەوەجوهە ئیسلامیە بەشداریان کردبوو لەو خۆپیشان بەڵام وەکو تەنزیم من مەجبورم لێرە شایەتی بدەم بڵێم وەکو تەنزیم ئەو 34 تەنزیمە ئیسلامیە هەبوون قەناعەتیان وا بوو ئەبێ خۆپیشاندان نەکرێ چونکو هەڵەبجە شوێنێکی ئامینە بووەتە پەناگە بۆ خەڵکێکی زۆر لەم لاولاوە خۆشی بیانو نەدرێ بەعس داخ لە دڵە بۆ هەڵەبجە بۆچی ئەم لانە تێک دەین لەو خەڵکە و بۆچی ئاواتەکەی بەعس بێنێتی ئەو کاتە ئیسلامیەکان بەڕاستی لە هەڵەبجە ئیسلامیە منەظەمەکان دەستخۆش کاکتۆقسی زۆر باش جوانتان کرد دەستێکتان دەستخۆش باچین لەلای مامۆستا فەریدون مامۆستا فەریدون ئێوە لە زەمەقی وترا زەرورجانێکی زۆرتان پێگەیشت دەرەنجامی ئەوەی کە بەعز هات و بۆمبارانی کردن و بەفڕۆکرد لەیدان و ئامێروشتی زۆر ئەوەتان با بڵێن خراپ بووە وێران بوون ئەوە چۆن بووە ئێوە چیتان کرد لە زەمەقی چ زەربەیەکداندا لە بەعز ئاوا تۆڵی لێکردنەوە ینی بەدڕندانەی هات لە ئێوەیدا لەو خەڵکەیدا یانی ماڵێ
بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لراستيا إما عادة لناو كومالجي همو قالكانا تشيني خوانوارو خوانكاركان هەمیشتە لە پێشەنگی ڕاپەڕین و خۆپیشاندانەکان و هەتا شۆڕشەکانی شاغ بوون. من خۆم بەش بە حاڵی خۆم لەو کاتا کە مزارەی خۆپیشاندانی 1970 بوو، ساڵی پێشوو لەبەرەوەی بەشداریمان لە تەدریبی هاوینی جێی شەعبیانە کرد بوو، فەسڵ کرا بووین. زۆربەی هەڵەبجەیەکان ئەتوانم بڵێم لە سان و نۆمان لەبەرەوەی مشارەکەی ئەو تدريب زۆرە ملی حیزبی بە ئەز نەکەین فەسڵ کراین لە قۆناغ فەسڵ کرابوون لە قۆناغەکانی کۆتایی زانکۆ بووین کولی شەریعە بووین ئێمە ینی ئەبوو بەشداری ئەبوو هاوینان بۆ هێشتا چەند مدەیەک مانێک چەندێک مشارەکەی تدریب شەعبی بکرایە. ئەمە هەر وەکو بڵێ خۆڕسکانیش و نیسبەتی لە تەوجیهی وەکو بڵێ ئەندامانی با بڵێن ئەوەی کەوا فکری هەڵگری بیری ئیسلامی بوو پیانەوتین بە غێرە مباشرکەوە نابێ بەشداری بکەن. ئێمە بەشداریمان نەکرد، فەسڵ کرا بووین لە قۆناغی ئەخیر سێی زانکوا بووین. ئیتر ئێمە کە فەسڵ کراین بۆ حکومە فیرار بووین، جایینە سەر ئەوەی کەوا دەرەنجامی کەپکردنەوە و کۆنتڕۆڵکردنی شاری هەڵەبجە و کەپکردنەوەی خۆپیشاندانەکان چی کاریگەریەکی هەبوو لەسەر دەوروبەری شاری هەڵەبجە لە زمنیانە ئەو دی ئێمە. طبیعی کە خۆپیشاندان عادەتەن کە ئەکرێت هەندێک چالاکوان و خەڵکی پێشەنگ و کارامە و لێهاتوو سەرکردایەتی ئەو بابەتانە ئەکات کە بکرایەوە ئەو کاتە ئەوانەی کە چالاکوانی زۆر بەهێز و دیار بوون وەکو بڵێ خۆیان شاردەوە. من بیری مێ هەندێکیان هاتبوون بۆ دیەکەی ئێمە یەکێ لەو چالاکوانە خۆپیشاندەرانی کەوا لە شارا بوون لەبەرەوەی ملاحەقە ئەکران و ئەجیران و ئەوانە کە هاتنە ئەوێ ئیتر ئێمەش تەمان ئاگامان لێیە لە زەمەقی بۆ هەڵەبجە ماوەکەی کورتە کەمە، گوێمان لە تەقە و ئەو شتانە هەبوو تیارە بڵێن قەسفێ کرد و ئەو هەموو ئەو شتانە. ئیتر ئێمەش وەکو کاک مەشخەڵ وتی هەنێ جموجۆمان تێک کەوتکەوە بڕۆین لەکوێ بەشداری بکەین و لەکوێوە بڕۆین و ئەمانە لەو کاتە ئیتر تەمان چەکوشتیوە لە هەموو شوێنەکە زۆر بوو تایبەتی لە لادیەکانە لەو دی ئێمەیشا کە تیار ئەهات عادەتەن تیارە بڵێن مەسافەی وەرەگرێکەوە قەسفی شوێنی ئەکات بۆ نمونە ئەها بیدا لە بەکراوە لەسەر زەمەقیوە پێچێک ڕۆژاری کە بڵێن گەڕێتەوە بۆ هەڵەبجە یا بۆ دیەکی کە ئیتر وەکو حەماسەتی هەر گەنجێکیش ئەو دی ئێمە لە چەند قۆڵێک و چەند گەنجێک بەحسابی خۆی کە علاساس وەکوڵێ مقاومە کات و دژایەتی ئەم حیزب و حکوومەتەی بەعس ئەکات. ئیتر تەمان خۆ کلاشینکۆڤ لە حکمی ئەوانەیە کە تیارە بخاتە خوارەوە، بەڵام هەر وەکو جۆرێک لە مشارەکەکردن لەو زۆڵم وستەمەی کەوا حیزبی بەعس ئەیکرد دەرهەق بە ئەم گەلە تەقەیان لەو تیارانە ئەکرد کاتێک کە ئەگەڕایە و تەقەیان لێ ئەکرد کە ئەویش هەستی کرد بڵێن تەقەکرا لە دیەکەوە لە چەند شوێنێکەوە لە زۆر لە بڵێن لە هەموو گەڕەکەکان و قەسفێ کرد بە شەستیر و بە بیکەیسی و بە ساڕۆغ هەتا لە نەتیجەی ئەو قەسفاکەوە بڵێن ئەی کرد بە چەند جەولاتێک نەک هەر یەکجار بڵێن نزیکەی سەعاتی ئەو قەسفە بەردەوام بوو. هەرچی بڵێن مەکینە هەبوو لەو دیا ئەتوانم بڵێم هەمووی قەسف کرا لە دوانزەیەکی تیا بوو هەمووی قەسف کرا و هەمووی بەردمان کرا. بڵێ اینجا تقریبا 5-6 نەفەرمان بریندار بوو، نەفەرێک مناڵێکیان شەهید بوو هەر لەو دیا تا ئاوارەی هین بوو بڵێن لە خێڵی حەمەوە هاتبوون کوڕی کاک مەحموودێک بوو. اینجا کە هەنێ مەڕ و ماڵات و شتیوا بڵێن بریندار بوو. ئیتر وەڵحاصڵ خەڵکی شپرزە بوو، یعنی زۆر کارەساتێکی زۆر ناڕەحەت بوو، چونکە بڵێن لەو پێش بڵێ ئێمە لە قەسفی هەڵەبجە لە 74 ئاگاداروین بڵێن بە حکمی تەمەنی خۆ من بینیم و ئاگام لێ بوو کەوا بڵێن ئەو قەسفەکرا، بەڵام زۆربەی خەڵکی تر ئەوانەی کەوا تەقەیان لە تیارەکانە کرد گەنجانێکی حەماسی کەم تەمەن بوون. ئەوانە بڵێن ئەتوانین بڵێن بەڵێ حەماسەتێکی گەنجانەی شۆڕژگێڕانەی جوانیان هەبوو، بەڵام لەبەر ئەوەی هەموو مزاهرەتەکانیش هەموو ئەو چالاکیانە شتێکی وەکو بڵێ فەردی بووە کە لە ئاستی خۆی هەڵئەسا ئەم
کردە و ئەم کارەی ئەنجامەدا لە ئەنجامی ئەو حەماسەتە شۆڕژگەرانەیەکەوە لە هەر لە ناخی هەر کوردیەکە بۆ هەیە یعنی شتێکە لە جێی خۆیەتی جایتر هەتا من بیرم یەک کە کاتێ دوای ئەوەی کە قسفەکە تەواو بوو یەکێ لەو کەسانەیەکەوە برینار بوو کوڕێکی خزمی خۆمان بوو خەزۆرم بوو گولای دابووی لە دڵی تر بڵێن تەواو ناڕەحەت بوو هەتا من شوێنێک هەبوو بۆی بەرن بریندارەکان ئێمە هێنامان دوسێ نەفەر بە یەکێ لەو مەکینانەیەکەوە بڵێن دەرچوو بوو لە قەسفەکە بە مەکینە هێنامان بۆ هەڵەبجە هەتا من بڵێن هەتا ئەموو بێفائیدەیە بردننی نەترسان با بڵێن لە ڕێگە بتان گرنیان ناوەڵا ئیتر وەکو بڵێن لەبەر ئەوەی حاڵەتەکەی زۆر ناڕەحەت بوو ئیتر گوێمان لە دەرەنجامەکانی چی ئەبێ و چی نابێ گوێمان لەوە نەبوو لەبەرەوە بردمان بۆ خەستەخانەی عەنەب ئەو کاتە ئیتر هەستمان کرد کەوا پیان وتین کە ئەم کەسانی کەوا بریندار بوون لە لای حیزبی بەعس و لە لای دەستگا ئەمنیەکان حسابی ئەویان بۆ ئەکرێت کە ئەمانە پێشمەرگن یا چالاکوانی یا بڵێن خۆپیشاندەری زۆر گرنگ و زۆر چالاکن والحاصل ئەبێ ئیجراءاتی ئەمنیان لەگەڵا بکرێت بیستومان کەوا خەڵکانێکیان گرتبوو دواییشە ئەو لیان وەرگرتن جارێ بریندارەکە بەڵێ لیان وەرگرتن بەڵێ لە خەستەخانەوەریان گرت و ئەوانە و بەڵامتر ئێمەش وەکوڵی پێشوەخت هەنێ لە خزمەکەیمە ئەگادار کردمان بڕۆن لای مامە حەمە خوافیکە حەمەی ئاخەوێز ئەو کاتە مستەشار بوو وتمان وەرەقەیەکی بۆ بکەن بۆ ئەوی وەرەقەیەکی فورسانی هیجاژ بۆ ئەوی بەڵکو نەگیرێت تا ئەوەن تەداویەکەین و ئەوانە ئیتر تەداویمان کرد الحاصل هێنامانەوە دایکیش هەر بریندار بوو بوومجا پرسیە کەسی کە بریندار بوو ئیتر کە بڵێن ئەم حاڵەتانە ڕوویدا هەر ئەو شەوە ئیتر ئێمە بڕیاری ئەمەماندا کە دیەکان زەمەقی چۆڵ بکەین چونکە بڵێن قەسف کرا بوو اینجا حکومەتیش هەر بڵێن ئیجراءاتی خۆی ئەکرد هەر قراریشدا بوو کەوا چەندیەکی کەم مابوو لە دەوروبەری هەڵەبجاکەوە تەرحیل نەکرابێ وەکو زەمەقی بکراوە و ئەو سنوورانەی کەوا نزیکن لە شارەوە ئەجینا زۆربەی تری لە دوورەکان هەمووی تەرحیل کرا بوو واستا دەستان خۆش بێ مامۆستا فەریدون من ناوبڕێک وەرەگرم و دوایی ئەگەڕێمەوە و درێژە بۆ و چیرۆک و داستانانە ئەدەین کە لە خۆپیشاندانەکانی سێنزەی پێنجی هێشتا حەوت هاتنارە بینەرە عەزیز و خۆشەویستەکان لەگەڵمان بن بەرنامەکەمان درێژەی دەبێ ناوبڕێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە سەر ڕووداوەکە بینەرە عەزیز و خۆشەویستەکان لە هەڵەبجەوە ڕاستەوخۆ لەگەڵێوە بین بۆ گێڕانەوەیە و داستان و ڕووداوانەی کە لە سێنزەی پێنجی ساڵی 1970 لەم شارە و لە شارە زور و هۆرامان ڕوویاندا کاک مۆعتەسەم ئێوەش بەخێر بێن زانیم کە ئێوە لە ڕووداوەکان لە شارۆچکەی سیروان بوون سیرواندا نەبڕابوو لەو خۆپیشاندان و ڕوبەڕوو بوونەوە ئازانەی کە لە هەڵەبجە و لە دەوروبەری ڕوویاندا و بەشێکی زۆری ئەم ڕووداوانە لە شارۆچکەی سووریان ڕوویاندا و ئازایانە ڕوبەڕووی بنکە سەربازیەکان نیە و ڕژێمە بوونەتەوە ئەگەر هەندێک لەو ڕووداوانەمان بۆ باسکەن کە لەو ڕۆژەیە ڕوویاندا و خۆت بە چاوی خۆت بینیوتە بەناوی خۆی گەورە و مێرەبان سواز بۆ ئەم فرسەتەوە بۆ ئەم بەرنامە وەڵام ڕاستیەکەی حەزەکەم ئەوە بڵێم کە هەمیشە خەڵکی هەڵەبجە و هۆرامان و شارە زور دەستپێک و دەستپێشخەر و لە خۆپیشاندانەکە دژی ڕژێمە یەک لە دۆیەکانی عێراق بە تایبەتی ڕژێمی بەعسی دیکتاتۆری ئەم دوایە ئەمەش گەلی کورد بە تایبەتی گەلی کورد بە گشتی و گەلی هەڵەبجە خەڵکی هەڵەبجە و هۆرامان و شارزور خەڵکی گەلێکی زیندوو خەڵکێکی مەقاوم بەرگریکار بەرامبەر ڕژێمە یەک لە دوایەکانی تر وەستاوە هەمیشە چەسپا و دامەزرا و نەفساو بووە لە ڕاستیدا بۆ پرسیارەکەی جەنابەت مامۆستا عەباسگیان من بۆ خۆم لە سیروان بووم ڕۆژانی پێش سێنزەی پێنج ڕۆژی 10 و 11 و 12 لێرۆ لەوێ وتیوتیەک هەبوو ڕاگۆڕینەوە هەبوو لە بینی هەڵەبجە و خورماڵ و سیروان و سێ سەدەقە بە تایبەتی گەنجەکانی سیروان ئێمە دەتوانم بڵێم چەند گەنجێک سەرەتا شەوانی 10 و 11 و 12 کۆبووینەوە خۆ ئامادەکردن و خۆسازدان و خۆڕێخستن بۆ خۆپیشاندانێکی وە و ئەمەش بۆ بە هۆکاری ئەوە خەڵکەکە ڕق و قینێکی لە دڵا پڕ
بەرامبەر ئەو هەموو زۆڵم و زۆرە کە ڕژێمی بەعز ئێکرد من ناچمەوە سەر ئەو ئەنەی کە برابەرزەکانم لە پێشتر باسی زۆڵم و زۆر و ستەمی حزبی بەعسیان کرد کە چی ڕوویاوە و بۆچی خۆپیشاندانەکان ڕوویان داوە و لە بەرامبەر ئەمانەشدا خەڵکی هەڵەبجە و هەورامان و شارە زور قوربانی زۆری داوە لەو پێناوەدا. ئێمە لە سیروان لە ڕاستیدا خۆپیشاندان ئەو چەند ڕۆژە خۆسازدان و ئامادەیی بۆ ڕۆژی سێنزەی 5 گەنجەکان سەرەتا چەند گەنجێک بوون کۆبوونەوە هاتینە دەرەوە یەکسەر دەستکرا بەو درۆژوانە بڕوخی حزبی بەعس بەوە دەستی پێکرد وردە خەڵک کۆبوویەوە. ئێمە لەو کاتەدا چەند کەسێک بەرنمەیەکماندا نابوو بچینە لای ئەو کۆمەڵە چەکدار بوون کە بە ناچاری چەکداری حزبی بەعس بوون چوونە لایەن هاوکارمان بن یارمەتیمان بن ئەگەر خۆیان نێن چەکەکانمان بنێ. لە ڕاستیدا من بۆ خۆم لەگەڵ چەند برایەکە چوومە لای چەند کەسێکی چەکدار چەکەکانمان لێ وەرگتن خۆشیان دوایی هاتن لەگەڵمانە هاوکار بوون تا کۆتایی. ئەمەش گروتینێکی بە گەنجەکاندا گەنجەکان وڕە و معنەوێتان زۆر بەرز بوویەوە. لە سیروان سعات بە سعات کات بە کات خۆپیشاندانەکە فراوان نەبوو بە تایبەتی چینی گەنج بەشداریان کرد دوایی خەڵکی تر و هێزی چەکداریش هاتنە ناو خۆپیشاندانەکانەوە. من پێم باشە لە ماوەیەکی زۆر کەمدا دیارە حزبی بەعسیش خۆی بەمەی زانی بوو کە شتێکی وایە شتێکی وا ڕوودەدا یەکسەر فڕۆکە هاتە سەر هەڵەبجە و شارە زور و سیروان و خورماڵوەمانە. ئێمە لە سیروان ئەلیکۆپتەر و سیخۆ هاتە سەر سیروان دەستی کرد بە ڕەمیکردن بە ساروخ و بە شەستیر بە تایبەتی. من لە نزیک خۆمانە 2-3 نەفەر یەک بریندار بوون یەکێک شەهید بوو ئەو بریندارەکان ئێمە هاوارمان کرد نیان بن بۆ خستخانە و برای بەڕێزم کە شاڵا و ئاماژەی پێکرد کە نەشر خستخانەکان چونکە ئێمانزانی کە لەوێت دەستگیریان دەکەن و شەهیدیان دەکەن بەڵام هەندێکیان گویان نەدا بریندارەکانیان گواستەوە بۆ خستخانە بەداخەوە دوایی دەستگیریان کرد و شەهیدیان کردن. حتا بە ئەو شایەتیە بەم یەکێ لەو بریندارانە برایەکی معاونتوبی بوو پێم وایە خەڵکی دەرەشیش بوو ناوی کاک شەریف بوو بریندار بوو تەمەن ئەو فەسڵی ڕەمەزان بوو 15 ڕەمەزان بوو سێنزەی 5 ئاویان بۆ هێناوتیان ئاو بکەوتی ئاو ناخۆم و ڕۆژۆکەم ناشکێنم ئەبێ من بە زمانی ڕۆژۆ بگەڕێمە وەلای خۆی گەورە هەرواش گەڕایەوە خۆی گەورە شەیدی لێ قبول کرد بێت. شاتێکی ترم و ئازایەتی و قارەمانی هەندێک کەسی دیار یەکێ لەوانە برایەکی بەڕێز بە ناوی کاگە ئەحمەد حسێن بە ئەحمەد قەناز ناسرا بوو بەڕاستی پیاوێکی مرد قارەمان بە ئاربیجی تەقەی لە تەیارەکانە کرد بەڕاستی ئەو تیارەی کە نزم بوونەوە ئەم پیاوە بە ئاربیجی تەقەی لێکردنە و تیارانە بەرز بوونەوە بەرەو ئاسمان ئەنێ بە قارەمانانە مقاومەی کرد. دوایە لە ئوردوگای سیروان و با بڵێن مجەمەعی سیروان خەڵکێکی زۆر هاتە ناو خۆپیشاندانەکەەوە بڕیارماندا بەرەو سیروان بڕۆن چونکو بنکە و بارەگاکانی حزبی بەعز لە سیروان هەبوو با بڵێن بازارەکە لەوێ منەزەمە هەبوو منەزەمە دەستگایەکی داپلۆسێنەر بوو خەڵکی سیروان گەنجەکان بە تایبەتی ڕوویان کردە سیروان لەوێ خەڵکی سیروانیش قارەمانانەوانیش ڕاپەڕین لە ماوەیەکی زۆر کەمدا بنکە و بارەکانی حزب لەوێ کۆتایی پێهات کۆنتۆڵی شارەکە بەدەست خەڵکەوە تا ماوەیەکی ئەتوانم بڵێم کەم لە دوای ڕژەمی بەعس هێرشێکی بەرفراوانی تۆپ و تەیارە و جێش و جاش و بە فڕۆکە بە ئاسمانەوە هێرشێکی گەورە و فراوانی هێنا سەرەتا بۆ سیروان هێنای سیروان پێش هەموو شوێنەکان کۆنتڕۆڵ کرد لە ڕاستیدا کە هێرشەکە هات خۆپیشاندانەکانی خۆتان دەزانین تەنها پشتیوان خەڵکی خۆپیشاندان پشتیوانی خۆی بوو هیچ پشتیوانێکی نەبوو هیچ هێزێک لە پشتیەوە نەبوو لە ڕاستیە هەر ئەوەنە مقاومەی پێگرا دوایی سەحب کرا بۆ ناو مجەمەعەکە و لە مجەمەعەکەشەوە بۆ ناو ئەو دەشت و دەرو کۆمەڵی بیری ئەو هەبوون لەوێ خەڵک خۆی حەشاردا لە ترسی قەسفی تیارە من ئێمە کۆمەڵێک گەنج بوون چەکمان پێ بوو چوونە بینایەک قوتابخانە بۆ کاتە قوتابخانەکە پیانەوت مەکتەبی خورمال لەوێ کاتی ئاوارەکە شەڕی عێراقیرانە هاتبوونەوێ لەوێ ئەیان خوێن
کۆمەڵێک گەنج لەوێ کۆبووبوونەوە هەمومان چەکمان پێبوو تارێک بەسەر بەکراوە زەمەقیا ئەسوڕایەوە هاتنە ناو بەردەم دەرگاکە من هاوارم لێ کرد مەرجەیەک لەژێر نزیک مەکتەبەکە بوو پڕ بوو لە ژن و مناڵ من نەمێشت کەسی تر بچێتە ناو مەرجە گوتم کاکە ئەو ژنانە چوونەتەوێ نابێ ئێوە بچنەوێ لە بەردەمی دەرگاکە کۆمەڵێک گەنج وەستابوون بە چەکەوە منیش ئێرە و لای جەناب دوور بوو لایەنەوە وتم کاکەی گیان بچنە ژوورەوە ئەوە ئێستا بە بروسکەی چەکەکانتان تیارە پێمان نەزانم لێمانەدا باوڕ دەبێت لە ماوەی 2 دقەی نەبردووە تیارەکە ڕووی کردە ئێمە یەک ستارۆخی نابە بیناکەوە بەس بەری ئێمە نەکوت بەڵام گەچ و کۆمەڵە شت هات بە سەر و چاوی هەمومانە دوای ئەوە ئێتر ئێمە لە بیناکە دەرچوون بەرەو دەشتەکە دەستان خۆش بێ کاکمەتەسەم سپاس دەکەم با کاکوالیش هەندێک قسەمان بۆ بکە کاکوالی ئەو کات دیارە لە کاردانەوەی حزبی باسە کاتێک کە ڕوبەڕووی ستەمکارێکە بیتەوە ڕەندایەتی و ڕژێمە ئەزانین لە ناوچە جیاوازەکان و لە هەڵەبجەش بە تایبەت لە ساتە وەختەکانی پێشوە هەمیشە کاردانەوەی خراپی هەبووە لە دوای ڕووداوەکان و خورماڵ تا چەند وە خەڵکی خورماڵ تا چەند بۆ قوربانی ئەم جۆرە ڕوبەڕوو بوونەوە سەختانە کاکوالی وە خەڵکێک لەوێ ئەڵێن ینی ئەنفەر کراون گیراون دوایی زیندە بە چاڵ کراون بەناوی خۆمان بۆ باس بکەیت سەرەتا سپاسانەکەم سپاس بۆ کەناڵی ئاسمانی پێیان و بۆ ئەو دەرفەت و بەرنامە و ئەو زەحمەت و ماندووبوونانە من بەڕاستی خورماڵ ئەگەر بگەڕێمەوە بۆ ئەو حاڵەتێک کە برا بە ڕێزانە باسییان کرد ئێمە سەردەمێک حکوومەتی باز زۆری بۆ منطقەکە هێنابوو بە تەواوەتی گوندەکانی دەوروبەری خورماڵ هەمووی چۆڵکران اینجا خورماڵ بە عنوانی ئەوەی کە نزیک بوو لە سنوورەوە لە شەڕی عێراق و ئێرانە ئێمە زیاتر بەر تۆپبارانی ئێرانە کەوتین ماوەی نزیکەی ساڵێک بوو هەموو دەوایرەکانی حکوومەت لە خورماڵ نەمابوون هەمویان گوازرابوونەوە بۆ سیروان بەس خەڵکی لێ بوو ئێمە خۆمان لە خورماڵ دەژیان بەڵام ڕۆژانە بۆ خوێندن قوتابیەکان ڕوومان دەکردە سیروان حتا بۆ خوێندنیش لە مەکتەبەکانی سیروان هەبوونەوەکەوەی کاکمەتەسەم باسی کرد قوتابخانەی خورماڵ لەسەرەوە هەبوو بالفعل قوتابخانەی ئێمە بوو و زۆربەی خەڵکەکەشمانەوانی کە مۆزەف و کارمەندی دەوڵەت بوون هەمویان داهاتن لە شارۆچکەی سیروان دەوامیان دەکرد ئەمە حاڵەتێکی تر ئەو خەڵکەی کە لەوێ مابوویەوە بەڕاستی خورماڵوەکو شارۆچکەیەکی منکوب و ئەوەی لێ هاتبوو ینی خەڵکەکە ئەوەندە بێزار بوو ئەوەندە بێتاقەت بوو دەوروبەری هەمووی دیەکان ڕووخابوون هەمووی ناڕەحەتی ڕووی تێکرده بوو شوێنەکەمان زۆر خراپ بوو ژیان زۆر تاڵ بوو لەو خەڵکە ئیتر هەموو خەڵکی ئەم دەڤەرە وەکو برادەران برایان باسییان کرد لە هەڵەبجە و سیروان و خورماڵ و دەڤەرەکە هەمووی لە ناخا پڕ بوو لە وەکوڵێ ڕق و تۆڵە و ئەو شتانە لە ناخی میلەتەکە دروست بوو ئێمە لە خورماڵ سعات دەوروبەری 9 بۆ 10 بوو کە ئیعلانێک کرا هاواری ڕاپەڕین بەرز بوویەوە سەرەتا لە دەواازەی شارەوە کە لە بڵین لە گردیگۆ سەرەکەی بۆ سەرۆ لەوە دەست پێکرا من ئەو کاتە بۆ خۆم یەکێک بووم لەو کەسانی کە بەشدار بووین هەرچەند تەمەنمان کەم بوو ئێمە من لە 16 تەمەنما بووم بەڵام لەبەرەوەی کە لە خورماڵە دەسەڵاتەکە زیاتر لە ناوەڕاستی شارۆچکەکەیە ئەم سەرەکەی زوو کۆنتترۆل کرا ئەوەی کەمایەوە 1-2 دەوائری حکومی وەکو مرکز و منەظەمە و کۆمەڵی شوێنی تر کە لە ناوەڕاستی شارۆچکەیە بوونە و کاتە لە هەردوو لای مجامعەکە و خورماڵی کۆنەوە هێرشێکیان بۆ کرا لە ماوەیەکی زۆر کەم داتوانم بڵێم لە خلالی 2 بۆ 3 ساعتە خورماڵ هەمووی کۆنتترۆل کرا حکوومەتی بەعز دەسەڵاتی لەناو خورماڵان نەما و هەمووی خرا ژێر پێ ئەوەی کە زیاتر لە خورماڵە با بڵێن ئەو وەزە خراپەی کە دروست بوو وەکو عەرزم کردن خەڵکەی ئێمە هەمویان هاتم زۆربیان هاتبوون بەرەو سیروان بۆ دەوامی ڕۆژانەی حاڵەتی یاسایی خۆیان کە لەم سەرەوە گەڕانەوە لە پردی زەڵم گردیگۆی ئێستا لەوێ کەوتنە بەر کەمینی ئەو هێرشە ئەو هێزە درڕندە خراپەی حکوومەت کە لەو سەرەوەهاتی بوو بۆ سەرکوتکردنی ناوچەکە سەرەتاکەی گەیشتە ئەوێ کە ئەوان لەم سەرەوە گەڕابوونەوە بۆ خورماڵ لەوێ کەوتنە کەمینی ئەوان و بەداخەوە گیران و دوای ئەوەی کە لە ڕەمی کرابوون لە گۆڕێکی بە کۆمەڵە لە نزیکی شانە دەری و پشتی سەی سادق کرابن بە ژێر خۆڵەوە کە ئێمە دوای 8 ساڵ هاوڵە نیشتمانێکی ئەوێ چوو بە مەبەستی هەڵکەندنی بیرێک
عرزەکەی هەڵکۆڵی بوو کە بەداخەوە جەنازەکانی دۆزیەوە. ئێمە من تەرمی باوکی بەڕێزم یەکێک بوو و کەسانی کە لەو فرسەتەیە شەهید بوو و 25 کەسی تریش لەگەڵ باوکمە ئەو ڕۆژە لەوێ بوونە قوربانی و بوون بە 26 شەهید. یەک خاڵی تر کە من حەزەکەم ئاماژەی پێ بکەم ماوە سەعابازەوە و تەمەنەی ئێمە باوکم بە عنوانی ئەوەی کە ئیلتیزامێکی بە ئەو کاتەی ڕەخستنەکانی ئیخوان و دینداریەوە هەبوو. ماڵی ئێمە سەردەمێک ئەرکمان ئەوە بوو کە نزیکەی ئەتوانم بڵێم 7 بۆ 8 وەجبە خەڵک هاتنە ماڵی ئێمە. ئەو کەسانەی کە لە خواروی عێراقەوە ناڕەزا بوون بەرامبەر بە حکوومەتی بەعسوود دەهاتنە ئێرە لە ڕێی ئێمەوە ئەنێران بەرەو ئەو دی و هەتا بیرم دێ ئەو ڕۆژی 12 مانگ 2 کەس بە ناوەکانی محەممەد و فەهمی ئەگەر بە هەڵە نەچوو بم 4 شەو لەوێمانەوە. ڕۆژی 12 مانگ باوکم فەرمی بڕۆ بە شوێن خاڵە عوسمانێکە ئەوم هێنا لەگەڵ خاڵە عوسمانی خۆشمە لەگەڵ کاک محەممەدی برامە ئەو ڕۆژە ڕەوانیان کردن بۆ سەرەوە. ئێمەیتر لە ماڵی خۆمان کەما بووینەوە تاوان باوکم سعات 7 بەیانی بەڕێکەوت بۆ شارۆچکەی سیروان بەڵام بەداخەوە لەو سەرەوە بەو شێوەیە نەگەڕایەوە. ئەگەر آخر قسەش لەسەر و بابەتە بکەم بەڕاستی دەمەوێ بڵێم دۆسەی 15 دۆسەیەکی نیشتیمانی بوو. ئێمە لەژێر دەسەڵاتی حکومڕانی کوردستانی خۆمان بەڕاستی سیستەمێکی زۆریان لێکردین کە ئێستا هەر کەسە و لەلایەک و لە سوچێکە و لە شوێنێکەوە ناوێکی لێنراوە. بۆیە من لەم ڕێگەی جەنابیشتانەوە من پێشتریش لە کۆڕ و مناسبە و ساڵیادەکانی خۆمانەوەم ڕاگەیاندووە بە نوێنەرایەتی کە سوکاری سەربەرزی شەیدانی 15 لێرە شەوەڕای دەگەیەنم. بەڕاستی دۆستەی 15 دۆستەیەکی نیشتیمانی بوو. هیچ لایەنێک هیچ لە گروپێک خۆی خاوەنی نەبوو بە تەنها. ئێمە وەکو ئەوەی کە دۆسیەکە لەبەرەوەی کە کورد بوون بەڕاستی ئەو زڵممان لێکرا و ئەو قەتڵ عامان لەسەر دروستکرا. بۆیە من پێم وایە دۆسی 15 دۆسێکی نیشتیمانیە ئومێ دەکەم کە بڵێن بەرپرسان و مەسئولانی ئەم وڵاتەبی لەو قەزەیە بکەنەوە بتوان دۆسیەکەمان بکەنەوە دۆسێکی نیشتیمانی خواستانەکەم. ئێستا خۆش بێ قوربان. کاک حاجی خەلیل ئێوە لە بەکراوا بوون؟ بەڵێ قوربان کاک. لە بەکراوا چی ڕوویدا؟ ئێوە تێوەگلان لەو مۆزوعە بەشدار بوون؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا سپاسی دەرفەتەکەکەم کە جەناب ڕەساندت کاک عەباسگیان ئەوەی کە لە بەکراوە گوزەرا تەبەن من هەر ئەوە باسەکەم ئەتوانم ئەوە باسکەم چکە لەوە زیاتر شارەزایم نییە بە حەقیقەت لەبەر حکمی تەمەنم و ئەوەی کە لە گوندی ئێمە کە گوندی بەکراوە کە گوزەرا ئێمەش بەدەر نەبین بەڕاستی لەو هەموو شار و چکە و دێهاتانەی کە ڕوبەڕوو بووە. گوندی بەکراوای ئێمە هەر لە 11 مانگەوە ئەوەی کە دروست بوو دروستبوونی مزاهرات و شتانە باسەکراوانە خەڵک بە جۆش و خڕۆش و هەمووی ئامادە بوو. لە مزگەوتی گوندی بەکراوەوە جەنابی مامۆسا مەلاغەفور لێوە لەگەڵ کاک ئەحمەدی ناوە ئەوانش ئیعلانیان کرد کاکەوە مزاهرەیە و هەر کەسێک بە گوێرەی خۆی بەتوانای خۆی بەشداری و مزاهرەیە بکات. ئەو بۆ هەندێکمان بەرەو سیروان ڕۆشتن بە سیارە هەندێکش بەرەوە لەبجە هاتن. هەتا ئێوارە خەڵک بەشداری کرد لە مزاهرەکە هەم لە هەڵەبجە هەم لە سیروان هەندێکی هات و هەندێکیشی ماوە لەوێ و بۆ 13 مانگ ئەوە بوو لە سەعات پێم وایە 2 بۆ 11 چەند تارێک ئەتوانم بڵێم زیاد لە عەدەدەکەی بەزەبت نازانم بەڵام چەند تارێک وەجبە هاتن ڕەمیانە کرد لە ناو گوندەکە. یعنی دای لە بەکراوە. بەڵێ بەکراوە زۆر بوو ئەو کات قوربان تقریبا بەکراوە 6 بۆ 7 ماڵە بۆ کاتە. هەندێک ماڵی ئەملالاشمان بۆ هاتبوو با بڵێن لە تەپەکوڕە و لە شوێنەکانیکەوە نزیکەی 100 ماڵێک تقریبا ئەبوو. ئەو تارانێک کە هاتن ڕەمیانە کرد سیاسیان و چوارچوارە هاتن هی بوو تقریبا وەجبەی وا بوو هاتن نیو ساعات 20 دقیقە نیو ساعات ڕەمیانە کرد ئەوانە گەڕانەوە وەجبێکی کە هاتن. ئەتوانم بڵێم چەند ماڵێکی کەممانەوە وەکو عەدەدێکی کەم لە بەکراوە قوربانی لەکەوتەوە بردمانەکە عرض دەکەم وەکو شەیدمان نەبوو بەڵام بریندارمان هەبوو پێش بریندارمان هەبوو هەم لە ژن هەم لە پیاو. وەکو ئەوەی کە زەرەر چەند ماڵێکی کەم زەرەری مادیە نەکەوت ئەگینا چەند ماڵێکمان سوتا بەمە ڕووماڵاتۆ مەکینە و سیارە ئەوانە کە هەشتێکی ببینایە ئەیکردە هەدەف و لێدا و سووتان وەزایدەن
کاک جەمالی خام هەمومان هەیە ئەو تەلەبەی جامعە بۆ کاتەوە هاتبووە ئەو تقریبا پێم وایە ساروخەکە هەر بە پەڕۆپەڕی دایبوو لە قاچی سە کەمەندامە و تقریبا مامۆستا جەلالێک شمانێکە خەڵکی زەمەقی کاک مەشغەڵەوانە ئەوانش هاتبوو بۆ بەکراوە بۆ ماڵی کەسوکاری هەواڵیان بزانێت لەوە پێوە بوو فەقیرەویش بریندار بوو لەگەڵ 4 کەسی کەی خۆمانە دەستان خۆش بێک حەجیجان لە خزمەتتانە قوربان ئەگەر من لەگەڵ ئەوەی کە ماوەتەوە ئەو دقیقەیە تا دەونی و بەنامەکەمانە ڕوە هەندێک قسە و باسی ترەکەین کاک شێخ مەحموود باسی بەرگری ئازان و بە خوددانی ئازانی خۆتانتان کرد دوایی عادەتەن وەکو باس کرا ڕژێم کاردانەوەی هەیە دوای ئەوەی کە لی دراوە دوای ئەوەی کە چوزانم تەقی لێکراوە لە شارە دەرکراوە پێگەکانی هەندێک کۆنتترۆل کراون بە تیارە هاتۆتەوە جێشی هێناوە با بڵێ کاردانەوەی ڕۆژانی ڕابردوو چۆن بوو بەرامبەر ئەو گەڕەکانی بە تایبەت کانی قوڵکەوە کانی عاشقان ببوورە کانی عاشقان کە بابزان وێران کراوە تەخت کراوە نییە خەڵکەکەی یان گەنجەکانی لەوانەیە هەڵمەتی دەزگیرکردن بۆیان یان تەقانەوەی خانوەکانیان ئەوە چۆن بۆ ئەومان بۆ باسکە دانی کاردانەوەکانی ڕژەمی باس چۆن بەرامبەر دیارە لە سەروبەندی ئەو گۆڕانکاریە کە لە ناوچەکە ڕوویە باسمان کرد لە سەرەتا بەزمانگرتن و خۆپیشاندان بوو بەڵام کە ڕژێمی باس بە ئاگر و ئاسن و قەسف و ئەمانە ڕوبەڕووی خۆپیشاندەران بوویەوە لەو کاتە ئەتوانین ئەوەی ناو بنین ئەتر ڕاپەڕینی 1970 ینی چرکەساتی ڕاپەڕینەکە لە سەرتاوە بەس زینێک بوو ینی مانگرتنێک بوو خۆپیشاندانێک بوو هیتافکێشان و ئەوانە بوو بەڵام تر دوایی لەو بازنە ڕۆشتە دەرەوە بوو بە ڕاپەڕینێکی ڕوبەڕووبوونەوەیکی چەکداری طبعا لە چەند ناوچەیەک دەستی کرد بە قەسفکردنەوەوانە لە سەرتاوە لە منتیقی گوڵانوانە زۆر ینی جگە لە ناو بازار ڕۆمانش کە قەسفی خۆپیشانداری بە تیارە بوو بڵێ بە کۆپتەر بوو لەوێ مام سڵێمان و مەجموعەیە برینار هەبوو ئەوەی کەشتی دیار بێ شەیدێکیش هەبوو هەر لەوێ کاک عەبدولقادی مامۆ کاک ئەحمە و خاڵۆزای من بوو لە گوڵان شەید بوو طبعا لەگەڵ شەید بوون و بریندار بوونی هاوڵاتیان گەنجانیش زیاتر جۆش و خۆش ئەیگرتن زیاتر ینی سنگیانە نابە گولەوە و زیاتر ئەوە بوو هەرچەنە خەڵکێکی تریش هەبوو بێلایەن بوو ئەتر لەو سەروبەندا طبعا ئێمە چەند گولێ ئەربیجەیەکی مەحدودمان پێبوو ئەوەی کە شایانی باسە دوایی گەڕامەوە بۆ ناوەڕاستی بازار کە هەردەم ئەچینەوە ناوەڕاستی بازار ینی کۆنتترۆلی مرکزی شارمان کردبوو ئێمە ڕژێمی باس لە ینی لە با بڵێن لە قایم قامێت و شارەوانی ئێستا لە بەلەدێکە لەوە زیاتر دەبابەکان ناتنەخواڕەوە پێشڕەوەکەمان ڕایکرد ئەوەی کە هین بوو دوای اینجا هێزی با بڵێن خەفیفش کە چەکداری حکوومەت بوون با بڵێن جاش بوون ئەمانش بەشداریان کرد بەشدارەکان چۆن بوو لە سەرتاوە کاک شەید عەبدوڵڵا هەبوو دوای یەک بوو لە شەیدەکانی بزوتنەوە لەگەڵ ئێمە بەشداریان کرد دشی حیزبی باز وتی باوی کاک ئەحمە فەتاح ناسراوە بە ئەحمەی پورێقەتە نەورۆڵیە ئامر سرێ بوو تر عەبدوڵڵا هات لە ناوەڕاستی بازار بە منی وتی کاک شە مەحموود چیتەوێ کاک ئەحمە سەلام و لێکە چیتان پێویستە لە چەک و لە تەقەمەنی وانە وتم کاکەوەی کە گرنگە فیشەکمان بۆ بێنن تا ڕادەیە چەکمان پێبوو کەڵاشکۆفوانە بەشی خۆمان شتێکمان پێبوو ئەتر ئەو چوو گولە ئەربیجیەنە ماتۆڕێکی پێبوو هینێک هەیە گونیەک ئەیەن بەسەر بارگیرە بەسەر گوێدرێژا پێڵەن تووبەرە ئەو تووبەرەی پڕ کرد لە ناو لەگەڵ گولە ئەربیجی ئەوانە حەشوە و گولە ئەربیجی تاوان من هینم هەبوو شێوازی بەکارێنانەکەی دەورەی ئەوە بینی بوو پێشتر ئەتر ئەوەی کە هین بوو پشتمان بەوە بەست ینی شتێکی باش بوو کە خەڵکی چەکدار بتوانن هاوکاری ئێمە بکەن باشە اینجا دوایی هاتینە سەر ئەوە جەناب پرسیاری ئەوەت کرد تاوان بریندارێکی زۆر هەبوو بریندارەکان ئەمە ئەوە باسکەم بریندارێکی زۆر هەبوو لە جەماوەر ئەوەی کە برابوونە نەخۆشخانە هەندێک لە خەڵک لەو بریندارانە کە سوکارەکانیان توانی بۆیان بە زیرەکی خۆیان و هەستیان بە مەترسێکە کردبوو دەریان هێنابوون لە خەسخانە هەنێکی تریشان چواردەوری خەسخانەیان گرتو بوو استیخبارات و ئەمنۆوانە بۆیان دەرنەهات تر ئەوانە دوایی هاتن لەم
دێک هەیە دێی گوندی بامۆک لە پشتی گوندی بامۆکەوە نزیک معسکەری هەڵەبجە لەوێ زیندە بەچاڵێنکردن هەر لە مەغریباتر دەنگ و باسی ئەوە بڵاو بوویەوە لە ناو شارە ترس و بیم خەڵکەکەی داگرت ئەوەیشی کە بەشداری خۆپیشانداری کردبوو تر ئێمە شوێن نەبوو بۆی بڕۆین ینی ڕاودونان دەسی پێکرد دەبابەکان هاتنە هەر لە عسرەکەی دەبابەکان هاتنە گوڵانی سەر و من گەڕامەوە بۆ ناوشار لەو کاتا کاک سەلام هاوڕێکی خۆشەویستم بوو سەلامی کاکە و ڕەحمانی فەرج بولبولی پێڵن ئاربیجەکەم لای ئەو دانا لای لە سەربانی مەکتەبی مۆردانە بووین لە کانێشقان نزیکی مزگەوتی جمهوری کە من ڕۆشتمەوە ناوشار وتیان ڕژێم بەرەو خوار هاتووە بە کلاشکۆفە ڕۆشتین بزین ینی تەرەقوبێ بکەم ئیستطلاع بکەم زانم مۆزوعەکە چۆنە زیاتر با بڵێن لەگەڵ چەند گەنجێکە لەگەڵ منابوون ئەتر بەردەوام ئەڕۆشتین کە کاتێک گەڕامەوە دەبابەکان نزیک بوونەوە لە کانێشخان کاتێک هاتمەوە سێرەکەم کاک سەلام و ئەو جەماعەتە بەرەو گەڕێکی سەرا ڕایان کردبوو ئاربیجەکەیشان لەگەڵ خۆیان هێنابوو ئەتر ئێمە ئەوەی کە بەشدار بوو وەکو ڕاپەڕین و ئەوانە پەراگەندە بووین پەراگەندە بووین شەو هاتبوون داخلی کانێشخان بووبوون ئێمە تر کانێشخانمان بەجێڵا و منتیقەمان بەجێڵا هەمووی لەناو باخ و ئەوانە خۆمانمان شاردەوە بەیانی کە ڕۆشتینەوە بۆ کانێشخان سیرەکەین چۆڵە و خەڵکێک منیان بانکروتیان نەڕۆیتەوە بۆ منتیقا ئاگات لە خۆت بێ هاتوون زەربی سووریانیاوە لە ماڵی ئەوە ئەوەی ناوی مەحموود بوو تەوانەوە کاتە من زیاتر بە محەممەد نیە محتەرەم مەشهور بووم هاتوو ئەوەی ناوی مەحموود بوو لە کانێشخان زەربیان لێدا بوو لە ماڵی مەحمی حاجی واحی لە ماڵی ئێمە لە ماڵی مەحمی ئەحمەی سۆفی شەریف ئەوەی مەحموود ناو بوو بە حسابی من هاتوون زەربیان دابوو لە خانووکانیان حتمما ئەوانش لەگەڵمانە بەشدار بوون بەڵام زیاترەوەی کە من دیار بووم و ئەوانە هەندێکیش بەشداری کردبوو سەرچاوی خۆی دا پێچا بوو زۆر نایەناسرا دوایی بۆ ڕۆژی دواتر طبعا مەغریبەکە یان ئەم پێش ئەوەی کە مزاهرەکە ینی یەکتا با بڵێن حکومت ناتۆ کانێشخان بگرێ لای مزگەوتی جمهوری وەسابوو کە من ئەمەیان کە وەکو شتێکی مێژووی باسیەکەم ینی دەرە ئەنجامی ڕاپەڕینەکە بۆ کێڕۆژ جەماوەرچی بەسەراحەت یعنی ئەمە یەکێکە لە پرسیارە زیندۆکان کە لەو بابەتە ئەکرێ طبعا مامۆستا مەلا قادری کۆکۆیم بینی نزیکی مەغریب بوو لە مەغریب بوو سێر کەڵاشۆفێکی پێ و بەرەو خوار بەرەو ناو بازار هات بەرەو سەراکۆنی پێڵن هاتەوێ منی بان کرد کاک شێخەوە چیەکەن لێرەوانە وەزع چیە و دەنگ باسی وتمەڵات خەڵک هەمووی هین بوو ئامادەیە و ئەوانە بەڵام وەزعەکە وایە چواردۆرمان گیراوانە وتیەوە من بۆ لای مامۆستا مەلا عوسمانە ڕۆم مامۆستا مەلا عوسمانیش بڕیاری دا و بڕۆ دەرچێت یعنی تر لەوێ هەستمان کردبەوە کە وەزعەکە وەزعکی لە کۆنتترۆل دەرچووە خەڵک ترس و تەواو ترس و خۆفێکی لێ نیشتووە کە ئەزانیم حزبی باس بەمە ڕناوەستێ اینجاوش کە خەڵکی ناو خۆ پیشاندەرەکە چاوەڕوانی ئەومانە کرد تاوان شتێکی منەظەم نەبوو هەر کەسێک توانای هەبوو چەند ساعتێک چەند دقەیەک لەگەڵ تا بوو دوایی ڕۆشتین لە گەشتینە منیان بان کرد وتیان کاک فەلاحی حەمبەروان تا بەزیون بەهێزێکۆ ئەوەتان لە کانێشقانە منیش ڕۆشتم لە ماڵی برایمی کۆخەعالی کۆکۆی بوون منیان بان کردە ژوورەوەمانە تر من ئاربیجەکەم بەدەستەوە بوو مەجموعەیەک گەنجم لەگەڵا بوو کەچێکیان پێ بووانە وتیان نیاستان چییە حزبی باس چی کردو و تاکیۆ هاتوو ئەمانە منیش تر هینم کرد ینی دڵم خۆش بوو لە سەرەتاوتم ئێستا دیارە هێزی پێشمەگەریش بەشداری بابەتەکەیەکا و ئەمە چوەتە قۆناغێکیکە و لەوانەیە نەخشە ڕێگایەکیان دانابێ بۆ ئەوی کە ئەم شتە ینی کۆنتترۆل بکرێتەوەوانە کاک فەلاحوتی وەڵای ئەمە داوای لەبردنەکەی ناتوانین بمێنینەوە لە مەڵبەندەوە بروسکەمان بواتوە ئێمە ئەمشەو هەڵەبجە بەجێڵین طبعا ئەوان هیچ بەشداری خۆپیشاندار و ئەوانەیان نەکردو بەس دیار بوو هەر بە سوتفەیش لەوانەیە هاتبن اختیفا بوون لە ناو هەڵەبجە بەردەوام لانکەی پێشمەرگە بوو کانێشقان دواییتر کاک هاتینەوە کە ئەوێ باسی مامۆستا مەلا قادری کۆکۆیت بۆ بکەم ئەتر لەوە تێگەشت بەڵێ لەوە تێگەشتین کە ئەتر هیچ نابێ لەواوتی مامۆستا مەلا عوسمانەوان بڕیاریان داوە بڕۆنە دەرەوە کە مامۆستا مەلا عوسمان بڕیاری دا منیشەوەم پێوتم ئەگەر مامۆستا مەلا عوسمان بڕیار بدا بچێتە دەرەوە هێزێک دروست بێ هێزێکی چەکداری ئیسلامی دروست بێ من یەکەم کەسم یەمە دەرەوە بەیعەتی پێیەکەم ینی بۆش لە ناو شۆڕشی کووردا ئیسلامیتیان نەبوو ینی ئەبوو هەر لە سەرەتای شۆڕش لە دوای 75 خەڵکی ئیسلامی خواست بیتوانێت جڵەوی شۆڕش بگرێتە دەست
طبعا أما كاتي كشال لسيد صادق بهمان شد مظاهرة بو ما وصل الإبراهيم ما وصل العثمان اللي بيشنجي مظاهرة كي كردو راين كردو شون بأولادي أنا ودرشون الدرو يعني أويك جرنج بو ما مساني أيني أويك ما وصل الأحمدي يعلان بيه ما وصل الشيخ صديقي سرقات أما مساعنا كلم لم سنوري هورامان وأنا بون بهر كسي كان ببي أو بازن جماوري كلا شوار دوريان بو بيونديان بيو كردبون أما يجبو النفيري كي قشتي أتر أوي كبجداري مظاهري كردبو يعني كردبو للرابريني شالي هزان شهر همو هجرتي كردو شاري هلب جمان بجيه الله كي لشوي دوهما كدسكرا بتقاندنوي همو خان وكان دوای ماڵی ئێمە لە سەرتاو چەند ماڵێت تەقیەوە لە سەرتاو ماڵی ئێمە مەجموعەیەک تەقیەوە دوای من کە ڕۆشتم سەیرەکەم ماڵەکەیان زەربی سووریان لێدا و دەرگا و شتمان شکاوە و هەموو ئەلبوم و مستەمسەکات و تەسکەرە ئەوانەمان براوە بۆریەکی گەورە لەناو حەوشەکەمان هەبوو یا بوویان لە قاپێک لە دەرگاکان وشکان بوویان چوبوون ژۆرەتر من لەوە تێگەشتم تازە من دانیشتم نەماوە اینجاتر هیجرەتمان کرد چوین بۆ ئێران بەڵام ئەترەمە تەبان لە بەیانەکەی زانیمان کە خەڵکێکی زۆر زیندە بەچاڵ بووە کۆپتەرەکەیش بڵنگۆی بەسەر بۆ کاتە ئانوو ناوێکی دیار بوو مامۆسایەک بوو کە سەر بە ڕژێمی بەعس بوویانە ئەو دەنگی ئەوە مامۆسا فواد بوو شتێکی وا بوو دوایی کە داوای لە خۆپیشاندەرانە کرد واز بێن لە ڕاپەڕین و ڕوبەڕووبوونەوەی چەکداری ئەومانە ئەتر ئەو شەوە لەگەڵ مامۆسا مەلا عوسمانە زۆربەی ئامر سرەکانی فەوجە خەفیفەکانیش لەگەڵ مامۆسا مەلا عوسمان و لەگەڵ ئەو مامۆسایانە و لەگەڵ ئەو گەنجە بەشدار بوانەی ناو خۆپیشاندنەکە بە تایبەتی ئەوەی کە لە خۆی ئەترسا هەمووی هیجرەتی کرد و لە دەڤەری نەورۆڵیۆ بۆ کەوتەوە ئەوانە لێرەشەوە لە چنار و مردین و ئێمە چوینە ئەو بەرەوە بۆ سیمان و ئەوانە لێوە کردمانە ئەو بەرەوە بۆ ئێران ئەو برایانەی هەورامانیش لە منتیقەی هەورامان و لە ڕەنگین و لە هانەنەوە و لەوانەوە داغڵی ئێران بووبوون و یعنی تر منتیقەکە بوو بە شۆڕشێک بوو بە ینی هەڵگیرساندنی شۆڕشێک کە لە کۆتاییە دەنگ و سەدایەکی ئەو تۆی نایە لە کوردستانە هێزێکی چەکداری بزوتنەوەی ئیسلامی لێ دروست بوو کە پێشتریش بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی هەبوو بەڵام ئەمە بوو یعنی تەقینەوەیەکی گەورە ڕوویان نەفیرێکی گەورە ڕوویان کاک تۆفیق قسەی ئەخیر ئەدین بە جەنابەت کاتمان نەماوە با بزانین نەتیجەی ئەم باڵێن ڕوبەڕووبوونەوە خۆپیشاندان و تەقینە جەماوەری کە لە هەڵەبجەیە بوو ئەگەر ناوی لێ بنین ڕاپەڕینێکی بچووک بەکوێ گەیشت چی لە سۆز بوو و دوجار هەڵەبجە باوڵین گەنجانی هەڵەبجە ئەو وزە و تینە جوان و باش و ئازایە چی لێ هاتوو بۆ دەست خۆش زۆری شارەتی کرد بۆ کارمەحموود کە زوو تاریکە هەر بە کورتی ئەتوانین دوو نەتیجەی زۆر گەورە بڵین ئەو خۆپیشاندانە نامونەزەمە دروستی کرد یەکەم ئەو لەقەی ڕووی کردە دەسەڵاتی بەعەز لە هەڵەبجە جارێکی کە هەتاوەکو کیمیاباران بە هیچ شێوەیە حیزبی بەعەز خۆی نەگرتەوە لە هەڵەبجە حیزبی بەعەز وەکو قاوەغ مابووە ئێمە شایەتین کە لە دوای ئەوە پێشمەرگە خەڵکی لە ئێران و ئاهاتن بە ئاسانی ئاهاتن ناو هەڵەبجە هەفتە شەو دوو شەو ئەمیانەوە بەبێ هیچ مشکلێ واتە ئەو لەرزەی کە ڕووی کردە بەعەز لە ئەم دەڤەرە هەڵەبجە و شارە زۆر بە هیچ شێوەی خۆی نەگرتەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئەو کاتە هێزی پەیوەندی ئیسلامی هەبوو لە ڕاستیا پێشتر دامەزرابوون بەڵام هێزێکی کەم بوون زعیف بوون و تەنها کۆمەڵی مامۆسای دیار هەبوون وەکو جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی بەڕەحمەت بێ مامۆستا شێخ عەبدولەتیف بەڕەحمەت بێ مەجموعەی لەو مامۆسانە بەڵام یەکێک لە دیارترین دەرەنجامی سیانزەی پێنج ئەو شەوە جەنابی مامۆستا مەلا عوسمان ڕۆشت بەشی هەرە زۆری مامۆسایانی ئاینی لە دەڤەرەکە هەر هەڵەبجە لە دەڤەرەکە هەمووی ڕۆشتن لەگەڵیا بەشێکی زۆری و فتوایەک بۆ هیجرەت خۆی هەر فتوایەکی عەمەلی بۆ هیجرەت و جیهاد و بەشێکی هەرە زۆری ئەو گەنجانش لەگەڵیا ڕۆشتن بۆیە ئەو وەختە پەیوەندی زۆر گەورە بوو و بە فیعلی ناوی گۆڕا حرەکەی ئیسلامی بەو هێزە بتەوە مەحکەمە نەبەردەوە بەهۆی ئەتوانین بڵێ ئالێرەوە دروست بۆ بفعلن ئەوە ئەتوانین بڵێ گۆڕانکارێکی گەورەیە
لە مێژووی بزوتنەوەی چەکداریە لە کوردستانە ئەو یەکێکە لە وەرچەرخانەکان دەرەنجامیشی دەرەنجامی سیانزەی پێنجی هەشتا حەوت و ئەو خۆپیشاندانە جەماوەریە بەرفراوانە نامونەزەم مەبەسم لە نامونەزەم بۆ معنای وا نازانن هێزێک قیادەی کە هێزێکی یەکێک لەو هێزە لەنە بەشداری با پیادەی کردی دەستان خۆش بێخوا من داوای لێبوردنتان لێ یەکەم کە هیچ کاتێکی ترم نییە بۆەوەی کۆتایی بە بەرنامەکەم بهێنم ئەوەی کە تا ڕادەیەک کاتمان هەبوو هەموو ئاماژەتان پێدا مێژوویەکی جوان پڕ لە سەروەری پڕ لە شانازی پڕ لە شەهید و قوربانی دەستان خۆش بێ کاتیەوەمان زۆر گرت عەزیەتماندان ببورم ئەگە زۆر گرنگ نییە با کۆتایی پێبێن باسی کرد مامۆستا باسی کرد بێگومان یعنی لەگەڵ هەڵەبجەیە شاری سەی سادق و شارە زۆریش بەشدارێکی کارە ئەم خۆپیشاندانانە بوو بەستر لە هەر بەرنمەیەکە ئەوەن دەتوانیمان ڕاستی ئاماژەی پێ بکەین من دووبارە سپاسی تەشریفهێنانی هەمووتانەکەم عەزیەتماندان داوای لێبوردنەکەم سپاسی بینەرە عەزیز و خۆشەویستەکانەکەم کە تا دوا ساتەکانی بەرنامە لەگەڵمانە بوون بۆ گێڕانەوە و باسکردی ئەم سەروەریەی هەڵەبجە و شارە زۆر و هەورامان و سەی سادق و دەوروبەری سپاسی هاوکارانم ئەەکەم کە زۆر ماندوو بوون لەگەڵمان دەستیان خۆش بێ زۆر سپاس لێرە لە سلێمانی تا بەی گەیشتنەوەیەکی تروە گێڕانەوەی سەروەرێکی دیکەی خەڵکی کوردستان هەموو لایەکتان بەخۆی گەورە ئەسپێرین شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ